دەست پێ بکەین مامۆستا ڕۆژان ئەو ئێستا ڕێکۆردە بەر مامۆستا ڕۆژان دەست پێکە. ئۆکەی ئێوارەتان باش دووبارە مامۆستایان وەبزانم عەدەدەچی باشتان ئامادەن ئەوانی دیش وردە وردە دێنە خەت. خۆشحاڵم کە با بڵێین کۆتا ڕۆژە و خولەکی زۆر بە سوود و خۆشمان کرد. کۆتا بەرنامەشمان با بڵێین لەگەڵ کاک دکتۆر هیمدادە دووبارە کە بەشەکی زۆریشتان بە خۆتان داواتان کردبەوە. زۆر لێرەوە دووبارە و سێبارە سپاسی دەکەین کە کاتی بەمەبەخشی و لەگەڵمە ئامادە دەبیت و ئەو شەویش ئەو شەو وەبزانم زۆر بەتان ئاگادارن کە ئەوەمان کرد وەکو هەم بە خۆتان پێشتر ساڵانی ڕابردوو ئەو کێشانەتان هەبوو با بڵێن لەژێر ناونیشانی گفتوگۆی کراوە بوو وەبوو ئەو کێشانەی کە هەمانە دەتوانین ئاراستەی کاک دکتۆری بکەین و ئەویش ئیشاڵڵە وەڵاممان دەداتەوە و یارمەتیمان دەدا. نامێ زیاتر لەوەی قسەی بکەم دەستی خۆشبی و زۆر مەمنونینە با دەست پێ بکەین لەوەی کاتەکە بەشمان بکە کە دڵنیام دواتر پرسیارمان زۆر دەبیتن. زۆر باشە بەزۆر مامۆستا ئامان چاتە سەر خە دەگە بێ قسە بکە بە کورتی. بەڵێ فەرموو کاک ئامان. فەرموو مامۆستا. سڵاو چۆنی دکتۆر گیان شەوتان باش مامۆستایان. باشتر سپاس. چۆن باشن نازانم دەنگی مامۆستا ڕۆژانی لەکتە من دەهات و دەبڕا لای هەمووتان وا بوو یان لای منیش؟ بەڵێ لای مەشەو هات. لای من ئاسایی بۆ لای نازانم ئەوجا. لای من باش بوو. تەواو مهم هەندێکتان جێتان لێ بووە. هەموومان جێمان لێ بووە. دکتۆر گیان وەڵا ئەمن دەمەوێتن لە کۆتایی پرۆسەکەی قسێ بکەم. ئێستا لە کاتتان ناگرم هەر ئەوەندە دەرێن بەخێر بێەوە دووبارە گوێمان ڕوون بوو چاومان گەشت بکە چاومەمەتی دەکەیتەوە و لەو دەورەش تاکە کەس بووی کە 4 ڕۆژ لەگەڵمان بووی زۆر سپاس دەکەین ینی زیاتر ئەتوما ئەزیەتدایە ئەویش لە دەزانم وەڵا لەوەی لەو هەمووە بێ کاتی بێ مەجارێ لە بە خاتری مە ئەو دەرفەتە زۆر سپاس دەکەین. دەستا خۆش بێ زۆر سپاس مامۆستا ئامان زۆر سپاس مامۆستا ڕۆژان انشاءالله ئەوەی پێمان بکرێ لەو دەورەیە لە پاش دەورەکەی هەر کاتێک پێویست بەمەبی بەس مەجالەکە ئەک تۆز مەجای تێدابی انشاءالله ڕێکی دەخەین و دێنێ خزمەتتان. خۆی بەڕاستی فکرم لەوە کردەوە بۆ کۆرسی ماجستێرە گەر یەکێک ماجستێری بخێنی هەر نێزیکەی 10 هەفتەیەک فرصت دەبی ئەتوم و مامۆستای مادەچی ببین 10 هەفتە تا 12 هەفتە دوای دەبتە ئیمتحانات وشتیوە ڕەنگە دوای ئەمن فکرەچکەم هەیە مامۆستا ئامانزیان دەڵێ فکرەم کرد فکرەچکەم هەیە دەکرێت کۆرسێکی ماجستێر لۆ ینی ئەوە شتەکەی لە ئەوە پێ دەڵێن مۆک ئیگزام یعنی ئیمتحانی بە قەستی ئەمە دەکرێت ماجستێرێکی بە قەستی بکەینەوە کۆرسێک بی مەسەلەن 10 هەفتە بەس لە درێژایی ساڵەکەی بەڵام وەکو کۆرسی ماجستێری مەسەلەن هەر هەفتەی 2 ساعتێک بی ئەوە بەڕاستی هەست دەکەم تەجریبەی زۆر باش دەبی لە بۆ ئەوانەی کە حەز دەکەن لە داهات و ماستەریشتەوە زۆر شتێکی چاکە حاضرم دەست خۆشبی زۆر شتێکی هەر نوێ دەبی انشاءالله دوای قسە لێ دەکەین بەس مەبەستمەوە بوو فکرە زۆرە بەڕاستی ئەگەرمانێ خزمەت بکەین ئەوە ڕێکاش زۆرە بەڵام نیەتەکە مهمە نیەتی لێبین قۆڵی لێ هەڵبماڕین و هەر کەسە ئامادە بێ قوربانی لە بۆ بدا هەندێک قوربانی بەکات هەندێک قوربانی بە جهد هەندێک قوربانی بە عیلاقاتەکانی بدا ئەو کاتە دەتوانی بکە. زۆر سپاس بە یەکسەر بە پرسیارێک دەست پێ دەکەم لە چاتەکەی وا نووسیتم بەس دام لەنە ئەو ئێستا ئینتەرم کرد بەرەو بخینەوە جوابەکەشم لەوێ دەوێتن وا دابنێ لە ژوورێکی تاریکی نە دەرگای هەیە نە پەنجەرە چۆن لەو ژوورە دێ دەرێ بە چات بنووسین بەڵێ بە چات بنووسین بەڵێ ڕۆژان دەرێ نایەمە دەرێ ئەم دەرم چۆن دەرێ نایەمە دەرێ ئەدی کو چوینە ژۆرێ ئەوجەم پرسیارەکەم ئەوەی دەرم چۆن دێرێ چۆن چوینە ژۆرێ ئەحمەد کەمالی جوا دەڵێ چۆن چویە ژۆرە سومەیە جوا دەڵێ هەبوو ڕێگاش دێ دەرێ باشە زۆر باشە پرسیارەکەت لەبیر بیا چم گوتیا وا دابنێ لە ژوورێکی تاریکی نە دەرگای هەیە نە پەنجەرە چۆن لەو ژوورە دێ دەرێ بەزەوە پرسیارت لەبیروی باشە کۆپی بکەم لە لای خۆمە دوای دیسان دای بنێمەوە تازە نووسیم
یاڵە بزانین ئەو دەرێ نایەمە دەرێ ئەو دەرێ چۆن چیە ژوورێ گەر دەرگای نەبێت چۆن چیە ژوورێ نەواڵی جوا دەڵێ هیچ نابینی کوبێ دەرێ ئیمان پرسیارەکەم ئەوە ئیمان دەڵم کودێ دەرێ ناتانی بێ دەرێ هەرێز دەرێ سەرەتا گڵۆپە دەدۆزمەوە هەڵی دەکەم ماردین زۆر نێزیکی دکتۆر وەڵڵا ئەم ناتوانم ماردین نییە چرۆیە دەتوانم بە قسە بڵێم دیاڵە فەرموو چی ئەچوو ناو لەلای من دەرنەچوە چرۆ بوو ئەوەتی گڵۆپەکە دەدۆزمەوە مامۆستا چرۆ فەرموو نا دکتۆر بەخۆی دەڵێ نورا یان چی قسەی دەکات ئێستا من لەم تێک چووە نورا فەرموو نورا بەڵێ دکتۆر بەخۆی دەڵێ نە دەرگای پێوەیە نە پەنجەرەکەواتە هیچ پێوە نیە دەرگاکان بۆشە یعنی دەرگا و پەنجەرەی بۆشە زۆر باشە تابان زۆر باشی نووسێت تابان چکە پرسیارەکەم ئەگەر لە سەرەتای پرسیارەکە کەلیمەکەم دانایە نووسیم وا دابنێ يعني تو بفعلی نەچێ ژووری ئەسڵەن وا دابنێ خەیاڵ توێ ژۆرێ ئێستا وا دامنێ وا دابنێ لە دەرێ ئێستا هاتێ دەرێ بە خەیاڵ ئێستا خۆش چۆن مادانا کە لە ژوورێ لە دەرێنە بە خەیاڵ چۆمە ژۆرێ و مردینی بوو ئیچ ڕۆی نەبوو دەستان خۆش هەموو هەریەکە بەلای خۆی هەوڵیدا دەست و چاوتان خۆش زۆر سپاس دەست پێ دەکەین ناوی ئەوەی ئەو ڕۆموا لێ کردێت تۆمار دەکرێت بە ڕێزان هەمووی دوای ئەوەی فرسەتی لە دەستیان دەکرێت لە بۆ برادرانی تریز بێرن نووسیتم مامۆستا هاوپیشەکانم ئەمنیش مامۆستامە وەکو ئێوە گفتوگۆی کراوە دەکەین هەردوو لامان لە یەکتر فێر دەبین هەردوو لا هەوڵ دەدەین زانیاری بدەین یەکتر لە یەکتر وەربگرین و یەکتر دەوڵەمەند بکەین ئەوڕۆ یەک دوشتی بەسیتم ئامادە کردی ئەگەر پێ ڕابکەین ئەگەر پرسیار نەبوو دەی خەمەڕۆ بەڵام هەر کاتێک پرسیار هەبوو دەتوانین ڕابۆستینە من وەکو زنجیرەک شتم هەبوو بڵاوم دەکردەوە کە هەر بەو ناوەی بوو بۆ مامۆستا هاوپیشەکانم وەکو 21 وانە وەکو 21 ڕێنوێنی بوو ئەوە نییە بە بۆنەی سەدەی 21 کە گوتمان 21 شتی دابنین کە لە بۆ مامۆستایان بی دەکرێت لە هەموو قۆناغەکان بی بەڵام جیاوازە ئەو چیە ئەو شاشە بە ڕێزان ئەو شاشەیە چیە پرسیارێکم تازە لێکردنەوە هەر هیچ نەبوو ئەو جارە ئەوە چیە ئێستا یەو دەرەچ زار و مار چێ دەزانی پرسیارەکەم چییە چ ژمارەك نەقسە لە ناو ئەو زار و مارێ چێ دەزانی پرسیارەکەم چییە یا قسەی پێیان بنووسە مشکلەم نییە فەرموو پرسیارەکەم چییە ئەو یەک لەو تەکنیکانەی کە لەگەڵ منداڵ و لەگەڵ هەموو مەرحەلەکان دەکرێت بەکاربێ ئەتوو وەڵامی بدێ داوای پرسیاری لێ بکەی یان شتێکی بدێ بڵێ پرسیارم لە بۆ دروست بکە داوای لێ بکەی فێرە پرسیارکردن بی فێرە ینی سیاغەی پرسیار بی داڕشتەی پرسیار بی منە ئێستا زینە دەرێ پرسیارێکی زۆر جوانە ئەوەم پیشاندایە کە لە زارەکە لەکوێیە بۆ نمونە تا زارەکە لە کوێن دەرە ئەوە خۆ بەتەنێ ئیشی پێ ناکرێ وانە ئەوە یەک لەو پرسیارە باشانەیە ئاین دەکرێت منداڵ وا ڕابێنی کە پرسیار بکە بەڵام شتێکی وای بدێ نشتی بجوورێنی ئەها بۆ نمونە سۆما دەڵێ لە چەند خانەی ماری تێدایە لە چەند خانە ماری تێدایە بۆ نمونە دەڵێ چەند پەیژە هەیە چەند قادرمە هەیە چەند مار هەیە چەند ڕەنگ هەیە چەند ڕەنگ هەیە دکتۆر لە پرسیارەکی دیکەش لە چەند خانەی ژمارەکان لە خوارێ نووسرا لە چەندیان لە چەندان لەسەر نووسرا ها تەمەشا چ ئاژەڵێک بوونی هەیە بە پێی عومری منداڵەکەی دکتۆر مەلا چییە بەڵێ فەرموو بێهیوامە باگەر شکستی شتینە ئەوە ڕەبتی کرد لەگەڵ ژیان هەڵبەز و دابەزە بە قادرمەی بەسەر دەکەوی بە ماری دێ خوارێ بەڵام فرسەتەکان هەوڵ دەدەی فرسەتەکان وەکو یەکە فرسەتەکان ئەگەر تەماشا بکەیت نێزیکەی 8 قادرمە 8 پەیجە هەیە لەگەڵ 8 ماری وەکوە فرسەتەکان نیوە بە نیوێ بەڵام مهمە ئەگەر کەوتی هەڵبستیەوە ئەگەر هەستای ئەگەر بڵند بووی لەبیرت نەچی ڕەنگە هەر ڕۆژێک بێ خوارێ مەسەلەن چەند ڕەنجی تێدایە ئەوە گۆنای وا دەڵێتن کەم لەون
بالصورة مثلا عددی ڕەنگەکان چییە عددی خانەکان هەریەکە ڕەنگەکان بۆ نمونە سپی چەندە زەرد چەندە کەسک چەندە بەبەستم ئەوەیە لەو تەکنیکە زۆر گرنگە ئەتوو هەندێک جار مێشتی منداڵ گەمەی لەگەڵ بکەی گەمەی لەگەڵ بکەی هەتا بیوروژێنی هەتا پرسیار دروست بکە هەتا مشارەکە بکە هەتا بێتە سەرخەت لەگەڵ ئەوە یەک لەو تەکنیکانەیە لە هەموو دەرسێک دەتوانی بەکاری بینی بەڵام زیاتر بۆ وروژاندنی هیزری منداڵ و مێشتی منداڵ کامیان درێژترین پەیژێ بۆ نمونە درێژترین پەیژە کامەیە درێژترین مار کامەیە بۆ نمونە مارەکان لە ڕقەمی جووتن یان لە ڕقەمی تاکن بۆ نمونە بنکەی قادرمەکان لەسەر چ ڕەنگەک زیاترە هەمووی وەکو یەکە یان جیاوازە بۆ نمونە لێرە تەمەشاکە چەند بنکەی قادرمە بنەکەی قاعدەی قادرمەکەی پەیژەکەی لەسەر چ ڕەنگە چێ زیاتر ڕقم 4 تەمەشاکە ڕقم 9 تەمەشاکە ڕقم 28 تەمەشاکە ئەوانە هەمووی لەسەر چی نییە ئەوەی تر مەسەلەن 21 تەمەشاکە 80 تەمەشاکە دویان لەسەر سپیە بەبەستم ئەو پرسیارانە زۆر دەکرێت تەمەشای خاڵی ڕیزی کۆتایی بکە ڕیزی سەرەوە چەند ماری تێدایە لەگەڵ چەند قادرمەی تێدایە سێ مار لە ناوەندێ ینی ئەتوو کاتێک کە لە گەیشتن بە ئامانجێک نێزیک دەبیەوە بربەستەکانت زیاتر دەبن ئەگەری شکستت زیاترە لەبەرەوە دەبی بە حەزەرتر بی لە بیدایەتی تەمەشاکە لە 3-4 ڕۆی یەکەم هەتا لە 1 تا 10 لە 20 تا 21 لە 11 تا 21 مار هەیە دوایە 3 سڕێتر هیچ ماری تێدا نییە ئەنی ئەوە ئاسانە شتەکە ئاسانە بەرەو پێچنەکە بەڵام دوایی کە نزیک بیەوە لە هەدەفەکەت کە هەدەفەکەت ژمارە 100 ئەو کاتە بربەستەکان زەحمەتەکان زیاتر دەبن زەحمەتەکان لێک نێزیکتر دەبن بزانن نێزیکترین دوو مار چنە 62-64 هەل لە 62 قوتار بووی ڕەنگە 64 بتگری مەبەست لەو گەمەیە بەڕاستی ئەوە گەمەکە زۆر گرنگە لە بۆ منداڵ هەم خۆشی لێ وەرز دەگری هەمیش دەکرێت لە بۆ فێربوون بەکاربێ من ئەو تەکنیکی ئەو زارومانە تەسەوور بکە لەگەڵ تەڵەبەی دکتۆراژ بەکاربینە بەڵام کو بەکاربینە لە بۆ گەیشتنە دەرەنجام کو ئەگەر داتات کۆ کردەوە چۆن تەعامل لەگەڵ داتا دەکەیت چۆن دەی تەحلیلیان دەکەیت چۆن دەی پۆلینیان دەکەیت چۆن دەی بەشیان دەکەیت کەس پرسیاری هەیە بەڕێزان یان زیادە هەر ڕەنگە و چەند جار دووبارە بوویتەوە بێریوان وا دەڵێ بێریوان قەرەنی عەفوان بەردەوام بین بە یەک لەوانەیە کە گوتم 21 ڕێنوێنی بۆ مامۆستایانی هاوپیشەم دەخوێنمەوە دوایی دەرگای پرسیاری وەڵام دەکەینەوە هەر کاتێک بێدەنجی هەبوو دەچینە وانەیەکتر ببرنەوە پێشتر بڵاو کراوەوە بۆیە دووبارە نەمنووسیتەوە لە بۆ مامۆستا هاوپیشەکانم یەک تکایە زوو بڕیار مەدەن ئەوە لە ڕوبەڕوەکەش باسم کرد چکە بەڕاستی بارودۆخەکە زۆر خەڵکی بێزار کردیە زۆر خەڵکی نیگەران کردیە داکوباب منداڵەکان قوتابی کە دێتە دەوام ڕەنگە خەمی هەبی ڕەنگە هەندێکیان ئەگەر بەتەمەن هەندێکیان بەرپرسیارەتیان هەیە هەندێکیان وەکو دەڵێ خەمیان هەیە ڕازیان هەیە نهێنیان هەیە هەندێک کێشەیان هەیە هەندێک کێشەکانی خێزانیان ڕەنگە داکوبابیان هەندێک کێشەی شخصیان هەیە بۆ نمونە بە تایبەتی هەرزەکاران کاتێک هۆرمۆناتی جسمیان تێک دەچی یان گەشە دەکەن هەندێک کێشەی کۆمەڵایەتی هەیە ئەوانە هەم داکوباب هەمە منداڵە لەناو ئەو نیگەرانیە دێتە ناو پۆل دێتە دەوام دێتە تاقیکردنەوە بۆیە وەکو تکایەکی برایەنە تکایەکی مرۆڤانە لە مامۆستایان لە هاوپیشەکان دەکەین ئەگەر هەڵەچیان کرد زوو بڕیار مەدە هەوڵ بدە لیان تێبگە نەک لیان تێک بدەیت هەوڵ بدە هاوکاریان بە کەسێتیان بپارێزە نەک سەرزنشتیان بکەی و بیان چێنێ زۆر باشە با لێرە ڕادەوەستم پرسیار وەردەگرین پرسیار ئەگەر کەسێک دەیەوێت قسە بکە یان مایکی بکاتەوە یان دەستی بەرزکاتەوە بە هەرجاری کەسە قسە بکە ئەگەر تعلیق شتەیە لەسەر ئەو قسەیە من دەکرێت ئەوش باسکەین فەرمون بەڕێزە کەس پرسیاری هەیە با دەست پێ بکە ئەگەر دەستت بەرز دەکەیەوە ئەگەر دەنووسی لە چات ئەگەر پرسیار ئامادەیە پێم خۆشە سڵاو سڵاو مامۆستا خەجیجە فەرموو
بەڵێ من پرسیارەکەم هەبوو ببوورە کاک دکتۆرە ئەو ڕۆژە لەسەر باوەش پێدانی قوتابی بەڵێ ئەو کاتە ویستم پرسیار بکەم بەس دەرفەتەکە ئەوە نەبوو بەڵێ زۆر جار قوتابی خۆی داوا دەکە بۆ نمونە مامۆستا دەرێ حەز دەکا ها ئەو ڕێنمایانەیە گوتمان لە پۆل مەسەلەن یاساکان دابنێن ئەویش بەشدار بکە جار وایە قوتابی خۆی دەڵێ مامۆستا یاسایەکە بێ ئەمە بتوانین باوەشت پێدا بکەین بەیانیان ئەوە تا چەند دروستە لەگەڵ قوتابی بیکەی بەیانیان یان بۆ نمونە زۆر جار قوتابێک زۆر پەیوەست دەبی بە مامۆستایەکەوە هەموو کێشەکانی خۆی لەلای ئەو مامۆستای باز دەکەم من زۆر جار تووشی ئەو حاڵەتانە دەبم زۆر جار لە ئیدارەوە یعنی پێم دەڵێن ئەمن یعنی دەڵێن وەکەوەی کە ئەمە توێژەری کۆمەڵایەتیمان هەیە پێویست ناکە تۆ لەگەڵ قوتابیەکان ئەوەندە پەیوەست بی یعنی کێشەکان لۆ ناین بە توێژەری بینەوە دەرێت بەس بە تۆلێن مامۆستا پەیوەست یعنی ئەو پەیوەندی هەبی لەگەڵ قوتابیدا دەستت خۆش بێ یەک ئەوە لایانی باش و لایانی خراپی هەیە هەموو شتێک مامۆستا یەکەم شت لایەنە باشەکەی ئەوە مانای وایە ئەتۆ متمانەت دروست کردیە لەلای ئەو تەڵەبەی ئەو تەڵەبە متمانەت پێ دەکا بۆیە دێ کێشەکانی پێ دەڵێن کێشەکان لەلا باز دەکا توێژەری کۆمەڵایەتی بە سەرچاو زۆر باشە هەیە بەڵام ڕەنگە نەتوانێ وەکو تۆ پەیوەست بێ لەگەڵ تەڵەبەکەی ڕەنگە ئەو تەڵەبە مرتاح نەبی ئێستا هەرێک لە ئێمە هەندێک حەزمان هەیە هەرێکە حەزی لە ڕەنگێکە هەرێکە حەزی لە خواردنێکە هەرێکە حەزی لە نەفەرێکە هەرێکە حەزی لە مواسەفاتێکە لەبەرەوە منداڵیش ئەو حەزەی جیاوازە لە یەکتر کەسێک کەیفی بە من نایە بەڵام کەیفی بە مامۆستا ئامانج دێ کەسێک کەیفی بە مامۆستا ڕۆژان دێ کەیفی بە یەکیچکە نایە مەبەستمان دەبی ئەو حڕیەتە بدەینە تەڵەبەکە کە سیقەی بچێە متمانەی بچێ لەلای ئەو باسی بکە بەڵام ئەو مامۆستایە مەرج نییە بۆ خۆی هەوڵ بدا هەموو کێشەکان چارەسەر بکە دەکرێت ئەو لەگەڵ توێژەرە کۆمەڵایەتەکە قسە بکە بڵێ تەڵەبەیەکم هەیە ڕەنگە شەرم بکە ڕەنگە بترسێ باسی ئەو کێشەی لەلای من کردیە ئەگەر ئەو جارە هاتەوە لای من چی پێ بڵێم چۆن مامەڵەی لەگەڵ بکەم بەڕای من ئەو ڕاوێژکردنە زۆر گرنگە لە بینی مامۆستا و لە بینی ئیدارە و لەگەڵ توێژەری کۆمەڵایەتی مەسەلەی باوەش گوتمان مەرجی هەیە ناڵێن مەیکە بەڵام بە مەرجەکە شوێنێکی کراوە بێ ئەگەر لە ناو پۆلە ئەگەر هەوڵ بدە هەستی کەسەکانی تر بریندار نەکەی ئەگەر لە ناو پۆلە هەوڵ بدە کەسەکانی تر کە تو باوش لە کەسێک دەکەی وا هەز نەکەن ئەتوو ئەو لەوان زیاتر خۆش دەوێت یعنی ئەو هەستە مەگوازەوە بۆ چونکە دوایی تەڵەبەکە هەم ڕچی لە تۆ دەبتەوە بە مروری زەمان بە تێپەڕبوونی کات هەم ڕچی لەو تەڵەبەش دەبتەوە ئەتوو باوشت پێدا کردیە لەبەرەوە گوتمان یان بۆ هەمووان بی فریبی وەکو دەڵێ ئۆفەر بی لە بۆ هەمووان لە شوێنی کراوە و بەردەوامیش نەبی باشە بەڕاستی هەموو کات بەردەوام نەبێت دەزانی زۆر منداڵ هەیە بەوەست زۆر تێک دەچێت کە مامۆستایەک لە قوتابخانەکە لەبەر هەر هۆکارێک دەڕوە ئێمە مامۆستای هەتا لەو شوێنە نابێت ناکرێت ئەتوو مەجموعەیەک منداڵ زۆر پەیوەست بکەی بە خۆتەوە دوای دوو مانجی تر بەجێیان بێڵی ئەو منداڵە تووشی شۆک دەبی تووشی سەدمە دەبی مامۆستا من لەگەڵ ئەوە نیم زۆر منداڵ متعلق بێ بە یەک مامۆستای دیاریکرا با متعلق بێ بە قوتابخانە با متعلق بێ بە پۆلەکە با متعلق بێ بە وانەکە بەڵام نەک بە مامۆستایەکە بە شخصەکە نازان وەڵامەکە گەیشتیان نامامۆستەخت زۆر سپاس فەرموو بەڕێزان پرسیاری تر ئەگەر هەیە پرسیار دکتۆر وڵا پرسیارەکەم هەیە هەر دەربارەی ئەو وەڵامی کە جوابت داوە ئێوە مامۆستا ڕێسەی ئەتوو دەڵێ با متعلق نەبی بە مامۆستایەکە متعلقی بە قوتابخانەکە ئەو شتانی کە متعلقی دەکات بە قوتابخانەکە چییە ئەگەر یەکەم شت دابینکردنی ئەو شتانەی کە حەزی منداڵ تێ دەکات منداڵ حەزی لە چییە منداڵ حەزی یەکەم شت لە یاریە لە کەشێکی ئارامە لە جەوێکی با بڵێن هادی هەتا حدێک لە هەندێک دەبێت منداڵەکان بناسین مامۆستامەند چی لە بۆ دابین دەکەی مامۆستا منداڵ هەیە حەزی لە ڕسمە مەفروزە مەرسەمێک تەوی بەڕای من یعنی دەبێت شوێنێکیت هەبێ کە منداڵ ئەگەر حەزی کرد ئەگەر بێزار وستە ئەوێن دەرێ منداڵ هەیە حەزی لە خوێندنەوەی ئەگەر بکرێ هەندێک کتێبی ئیزافی بە جۆرێ عمری منداڵەکان دابدرێ پێیان بڵێ چێ حەزی لە کتێب خوێندنەوەی ئەمە کتێبمان هەیە دەیدێنێ بباتەوە بخینێ مەبەستم ئەوها وای لێ دەکەی متعلق بی بە مەکتەبەکە زۆر شتی تر هەیە بۆ نمونە کاراسانیکردن بۆ نمونە یعنی هەوڵدان بەوەی کە ئازاد بی لەوە قسە بکە لەوە تێبگا من پێم وایە منداڵ حەزی لێە خۆی دەرببڕی بەڵام ڕەنگە ژینگەکە ڕەنگە مامۆستا ڕەنگە هەبوونی ترس ڕەنگە هەبوونی شەرم ئەوانە ڕێگرن لەبەرەوە دەکرێت لەو حەچی دابنەی لە هەر پۆلێک
چێشتێکی هەیە لەوێن دەرێ بنووسی بەجێ بێڵی پەیامێک بەجێ بێڵی دەکرێت ناویشی نەنووسی بەس کۆنتترۆل بکرێ هەتا شتی خراپی تێدا نەنووسن ئەگەر نا ئەو فراهەمکردنی دەرفەت لە بۆ خۆ دەربڕین گزارشکردن لەوانەی کە لە ناخیانە گزارشکردن دەکرێت بە ڕسم بی دەکرێت بە نووسین بی دەکرێت بە تۆمار بی تۆمارکردنی دەنگ بی هەر شتێک بەڕاستی کە منداڵ حەزی لێ لە بۆی دابین بکەیت بە شێوەیە کە تەسیر لە دەرسەکان و تەسیر لە ڕوتی کارجێڕی و لایەن یاساینەکە وا دەکات بە درێژایی ساڵ یان بە تێپەڕبوونی کات زیاتر پابند بی بە قوتابخانەکە جارێ ڕەنگە هەرەوەندەم لە خەیاڵی مامۆستامان سیوادارم دەست خۆش زۆر سپاس فەرمو بەڕێزی تر ئەگەر پرسیاری هەیە وەڵا کاک دکتۆر ببوورە مامۆستا ئاڵا بە دوور و درێژی پرسیاری نووسیا دەرێ دەنگم ناگاوە بزانم کێشەی درێژنیە مامۆستا ئاڵا زاهر بەڵێ ئانامەی نادێمە بەستم ئەگەر وەڵامی بدەیت سڵاو مامۆستای بەڕێز وەگەداری ئێمە دوو کێشەی سەرەکیمان هەیە ئەویش نەبوونی منهەجێکی ڕێک و پێک بۆ ئەوی تێدا قوتابی ببێتە سنتەر و مامۆستاش بتوانێت ئەسپی خۆی تێدا تاو بدا هیچ مەجالێکی تێدا نییە بۆ ئەوی قوتابی مێشی فریایی زام ئەگەر لای تو دیارە کێشەی دەنگی هەیە هەر چوایسکلەکە بکەوێت بۆ ئەوی قوتابیانش ئاراستە بکرێن ئایا چارەسەر ئەو قوتابیانی چێک کە ئاستیان خوارد مامناوەندە دوای چەند ساڵێک لە سیستەمی کوردی داخلی قوتابخانەی ئینگلیزی دەکرێت مامۆستا تا چەند دەتوانێت ئەو باڵانسە ڕابگرێت هەم فێرە دەستەواژەکانی بکات هەم فێری زانستەکەی بکات دەست خۆش پرسیاری تقریبا دوو تەوەری زۆر گرنگی باس کردی مامۆستا ئاڵا یەکێکیان مەسەلەی پرۆگرامی خوێندنە کە هەندێک چەقبەستی پێوە دیارە هەندێک مامۆستا دەبەستێتەوە کۆتوبەند لە دەستی مامۆستا دەکا لێ ناگەڕێ زۆر هاتوچۆ بکە هەمیش کێشەی وەرگرتنی قوتابیان کە لە مەکتەبی کوردی دێنە مەکتەبی ئینگلیزی با لە بەشی دووەم دەست پێ بکەم بەڕاستی ئەو بەڵانسە لە بۆ مامۆستا زۆر زەحمەتە ڕابگیرێت دەبی ئەو تەڵەبەیە سەرەتا فێری دەستەواژەکان بکرێت پێشەوەی بێتە پۆلەکەی توچکە ناتوانانی لەگەڵ قوتابیەکانی تر بڕوە من پێم وایە پرۆگرام هەیە لە بۆەوە ڕەنگە بۆ ئەوانەی دەیانەوە قوتابخانەیان بگۆڕن باشترە لە سەرەتای هاوینەوە ئەو نەقلە بکرێن نەک لە کاتی داوام دەست پێکردن تاکو ئەو دوو مانگەی کە هاوین هەیە ئەتوو دەورەیەکی لە بۆ بکەوە دەورەیەکی مستەڵەحاتەکان زاراوەکانی ئەو دەرسانی لە بۆ بکەوە یان ئەو زمانەی کە لە ناو پۆل بەکاردێ بە تایبەت دەورەیەکی تایبەتی لە بۆ بکرێتەوە ئینجا بنێردرێتە ناو پۆلێکی کە پێشتر بەس ئینگلیزی خوێندیانە من پێم وایە غەدر لەو تەڵەبەیە دەکەی کە یەکسەر دەیبێ لە مەکتەبی کوردی هاتووە دەیبێ ناو پۆلێکی ئینگلیزی غەدر لە مامۆستاکەش دەکەیت چونکە نازانێت چی بکات سەری هەتا حدێک لێ دەشێوێت کە ئەگەر زۆر گرنگی بۆ قوتابیانە بدا کە ئینگلیزیان باش نییە قوتابیانی تر بێزار دەبن ئەوەندە دووبارە کە بێزار بوون ئۆتۆماتیکی هەتا حدێک ڕەنگە هەندێکیان دیسان ڕک هەڵدەگرن بەرامبەر ئەو کەسێک کە تازاتوە بە تایبەتی ئەوانەی کە جددین لە خوێندن لەبەرەوە پێم وایە دەبێت پرۆگرامێکی تایبەت یان پرۆگرامی تەکمیلیان هەبێ مامۆستا لە ڕۆژانی شەممە ئەو تەڵەبانە بنێردرێنەوە مەکتەب بهێنرێنەوە مەکتەب بۆی ئینگلیزی بخوێنن تاکو لە زووترین کات لە ماوەی 3 هەفتە لە ماوەی 4 هەفتە بە چەند هەر هەفتەی مەسەلەن 3-4 سعاتدایان بنێن یان 2 سعات بەلای کەمدایان بنێن شتیان فێر بکەن بە تایبەتی ئەگەر ئەو زمانەی کە لە ناو پۆل بەکاردرێ بۆن منەشتا باوەکان مامۆستا ئەوە دووبارە بکەیەوە مامۆستا ئەو مانایتیە ینی هەندێک شت هەبی ئەو هەست بە نامۆبوون نەکە هەست بە غەریبی نەکاتن لەناو ئەو پۆلە سەبارەت بە منهەجەکانی خوێندن من پێم وایە منهەج هەرچی بێ مامۆستا سەرپشکە لەوەی چۆن تەعامل لەگەڵ ئەو منهەجە دەکات بە تایبەتی چاڵاکی وادا بنێ کە تێیدا قوتابی وەکو گوتم من پێم وایە قوتابیش نابێ سنتەر بدەبێت فێربوون سنتەر بێ مامۆستا دەبێت دەستکراوە بێ لەوەی هەر شتێک بیکە بە مەبەستیان لە پێناوی فێربوونی ئەو قوتابیە ناکرێت زۆر مقەیەد بکرێت بە منهەجێکی جێگیر خۆ لە دنیاشدا منهەج هەیە منهەجەکان ڕەنگە ئەپدەیتتر بن لە ئێستا بەڵام مامۆستاکەیە کە گۆڕانکاری دەکات مامۆستاکەیە کە زیاتر خۆی ماندوو دەکات هەوڵ دەدا ناوەڕۆکی ئەو منهەجە کرۆکی ئەو منهەجە لوبی مەوزوعەکە لوبی ناوەڕۆکەکە وەردەگری بە نەوعێک لە نەوعەکان دەیکاتە چاڵاچیەک کە قوتابی تێدا ببێتە سنتەر یان فێربوون بێتە سنتەر هیوادارم جوابەکەم دابتەوە مامۆستا ئەگەر پرسیاری تر هەیە بەسەر چاو مامۆستا ئاماز دەست بەرز کرد و فەرموو بەڵێ وڵات دکتۆر هەر سەبارەت بە پرسیارەکەی مامۆستا ئاڵای
ئەمە کاتی کە تەڵەبە دێتن وەری دەگرین هەتا بازنەی یەکەم ئەگەر لە کوردی هیندی وەری دەگرین بەڵام ئەگەر لە بازنەی یەکەم ڕەتی داوی بۆ نمونە پۆلی 4 و 5 و 6 کە لە کوردی هیندوی زۆر کات ڕەفزمان کردە وەرمان نەگرتیە یەک دوو حاڵەتمان هەبووە کە داکوبابەکان زۆر سەپۆرتی منداڵەکان گرنگیان پێدایە تقریبا بە یەک دوو ساڵی دەگەنەوە ئاستی مامۆستایەکان بە تەڵەبەکانی دیکە بەڵام ئەوەی کە بابرێن 5 ساڵ 6 ساڵ بە کوردی خوێندوی زەحمەتە ینی ئاستی زۆر دادەبەزی کە دێتە سەر ئینگلیزیەکەی ڕاست نازم ڕێی نابی سەرەوە بابەتێ وەڵام من پێم باشە من پێتان دەڵێم ئەگەر پێتان دەکرێت هەروەر مەگرن کە تەسیر دەکات دڵنیاشم امتحانی خۆتان هەیە امتحانیان دەکەن پێشەوەی بێنوانە بڵێ هەڵسەنگات نەکیلۆ دەکرێت ئەگەر ئاستی باشی دەکرێت امتحانەکەشتان قورستر بکەن ئەخەر ئەگەر لە امتحانەکەی لە امتحانەکە دەربچی مەفروزە باش بی حەفوم کە بەنسبەت پۆلی 1 و 2 ئەگەر لە کوردی شێخێندوی ئاساییە بەڵام 5 ساڵ 6 ساڵ لە کوردی خوێندوی زۆر زەحمەتە تازە تا پۆلی 6 تا پۆلی 6 لە کوردی خوێندیە لە پۆلی 7 بین تەکنەتوو بەڕای من زۆر استفادە ناکە ئیلا ئەگەر وەری بگری لە کۆرسی هاوینە وەری بگری پێشەوەی بێتە لای تو مامۆستا ینی پۆلی 6 نییە لە مانجی 6ەوە لە لای توبی هەتا مانجی 9 ینی بەو شەرتەی وەریگری بەڕای من ئەو پرۆگرامێکی باش دەبێت پێیان بڵێ ئەلان بکەن تەنها پۆلی 1 و 2 3 وەرگرت یەگەنا زۆربەی ڕەفزمان کردیتەوە نامەبەست دەتەوێت وەریانگری ئەگەر دەتەوێت وەریانگری ئەلانێکی بکە بڵێ ئەو قوتابیانەی کە لە خوێندنی کوردیە دایانەوەی بێتە ئێرە مەفروزە کۆرسێکی 10 هەفتەیی دادنەی 8 هەفتەی دادنەی دەبی وەربگری ئەو جە حەقی دەبی بێتن بەشداری بکە بەڕای من ئەتو هەم خۆشت دەپارێزی هەم مامۆستاکانیشت تووشی ئەو ڕاگرتنی بەڵانسە و هەم تەڵەبەکەش غەدری لێ ناکرێەوە ئاستی دەست خۆش بێ زۆر سپاس مامۆستا ماردین فەرموو سڵاو شەوی هەموو لایەک باشتر هەر بنسبەت ئەو مۆزوعی ئەو تەڵەوانەی کە یەکەم جار لە منهەجی کوردی خوێندیتیان و دوایە دەیانەوێ بێن لۆ ئێرە ئەمن یەک پێشنیارم هەیە نازانم جا ئایا ئەوە وەزارەتی پەروەردە دەبێ ڕێگای پێ بدا یان ئیدارەی مەکتەبەکە مەسئولە لەو شتە و ئەو سەڵاحیاتەی هەیە معلوماتم نییە لەو بارەی بەزبەڕە ئیمن ئەمە دەتوانین ساڵێکی تەمهیدی دانین ئەگەر منداڵک یان عائیلەک دەیەوێ منداڵەکەی خۆی ینی لە بیسکەوە تو لە بنەڕەتەوە لە مەکتەبێکی کوردی دانایە دەتوانێت نەقلیکەی لە بۆ مەکتەبێکی ئینگلیزی دەبی تەزحیە بدەیت کەواتە ئەتو تەزحیە بە ساڵێکی ئەو منداڵت بدە ساڵێکی تەمهیدی هەبی لە مەکتەبەکان یعنی لە بۆ هەموو تەڵەبەکانی هەموو قۆناغەکان مەسەلەن ئەوەی لە مەرحەلە 4 دێ لەگەر ئەوەی لە 7 دێ لەگەر ئەوەی لە 2 دێ هەرچەندە مامۆستا ئامانج گوتی کە 1 و 2 ئەوەندە ینی زۆر تەسیری ینی ئەو گۆڕانە لە بۆوی زۆر تەسیری ناکە ئەمە کلاسێکمان هەبی لە بۆ تەڵەبەکان کە تازە لە کوردی دێن لە بۆ ئەنگلیزی ساڵێکی تەمهیدی فقط فۆکس بخرێتە سەر لغەکەیان ئیمپرۆڤ بکرێت ئارستی ئەنگلیزیان بەرز کرێتەوە چونکە سێمانجی هاوین بەرە ئیمن کەمە کە ئەتو مستەڵەحاتی علمی ماتماتیک و زانستەکان و ئەو شتانەی هەموو فێر بکەیت هەر ئەو ڕەئیم هەبوو دەستت خۆش بێ مامۆستا ماردین ڕێیەکی زۆر گونجاوە دەستت چاوت خۆش بێ ڕێیەکی گونجاوە لە هەندێک قوتابخانە با بڵێن وەکو ئینتەرناشناڵەکانە جێبەجێ دەکرێت مەسەلەن نیلۆفەر و ڕووناچی با بڵێن ئەوانەی کە هەیە ئەوانە فاوندیشن یری پێ دەڵێن یان تەمهیدی پێ دەڵێن ساڵێکیانە من پێم وایە ڕەنگە ئەوەی بە ساڵێک فێری دەبێ بە هێواشی زۆر باشترە لەوەی ئەگەر بە 3 مانگ تۆزێک مکەسەبتر بێ بەڵام پێم وایە عایلەکان زۆر کەسیان ئەوە قبول ناکەن پارە بدەن و منداڵەکەیان ساڵێکی بڕوا هەتا چیا دێتە مەکتەبەک ڕەنگە دەیباتە شوێنێکە ئەگەر نا من پێم باشە لە زۆر وڵاتان ئێستا ئەو ساڵی تەمهیدیە ئێستا تەنانەت لە زانکۆکانیش خەریکە ئەوانەی کە دراسیان بە ئینگلیزیە ئەوە هەیە لە کوردستان هەیە لە تیشک هەیە لە زۆر شوێن هەیە کە دراسیان بە ئینگلیزی ساڵی یەکەمیان امتحانێکت دەکەن ئەگەر نەگاتە ئاستێکی دیاریکرا دەبی دابنیشی کۆرسی زمان بخوێنی بەڵام من لەبەرەوەی اختصاسم زمانە مامۆستا دەزانم ئەگەر 3 مانگەکە پرۆگرامێکی باش و کەسانی باش دەرسی پێ بڵێن ئامادەی دەکا بۆ ئەوەی شتی نوێ فێر بێ نەک لەوێن دەرێ بچێ وەکو کۆرە دابنیشێ لە ناو پۆل و وەکو کەڕێک دابنیشێ هیچ تێنەگا
زۆر باشتر دەبێت دەکرێت لەگەڵ ئەو 3 مانگە شەموانی ژیان ئەگەر هەفتانە 2 ڕۆژش بی 1 ساعتی ئیزافی پێ بگوترێت کە بە زمانی ئینگلیزی بی لە زیاتی ئەوەی ساڵەکەی بڕوە ئەتو 3 مانگی هاوینی استفادە لێ دەکەی ئەگەر نا ڕێی جەنابیشت باشە بەڵام تەسەوڕ دەکەم زۆر عائیلە هەیە ئەوە قبول نەکەن. دەستان خۆش زۆر باشە مامۆستا ئەژی وا بزانم ئەگە غەڵەت نەبوو بەڵێ مامۆستا فەرموو. بڵاوم کاتت باش کاک دکتۆر باشتر مامۆستا فەرموو. بڵاو لە مامۆستانی بەڕێزیش وڵای مامۆستا پرسیارەکەی من ئەوە بوو لە ئێستا داوەکو دەزانین ینی چەند منداڵەکان گرنگی بە دەرسەکانیان و مەکتەبەکەیان دەدەن و لە خێزانەکەشان چەند یارمەتی دەردەبن ئەوەندەش منداڵەکە کاتی بۆ ئایپاد و موبایل و ئەشتانە تەرخان دەکرێت لە ماڵەوە زاوەش دەکرێتەوە سەر ئاستی ڕۆشنبیری خێزانەکەی کە ئایا تاچەند ئاگادارێتی بەڵێ کە تاچەند ئاگادارێتی متابعی چی دەکا ینی سوود بە سوودە بۆی ئەشتانە ینی سانسۆرەیان بخاتە سەر کە گونجاو نییە بۆیان بەس بەڕای من ینی مامۆستاش دەتوانێت دەورەی باشی هەبێت لەو لایەنەیەوە کە ینی وەکو چالاکێکی لێ بکە لە ماڵەوە کە ئەنیها هەندێک پێشنیاری بۆ بکە کە ئەوشتانە هەیە دەتوانن سەیریکەن لە ماڵە و کاتێکە سەیری یوتیوب و ینی ئەو شتانە دەکەن ئەوەش لایانی ئاستی ئینگلیزیان بەرز ناکاتەوە زیاتر ینی یارمەتی دەرنات مامۆستاکەش ئەکید زۆر باشە دەست خۆش مامۆستاجی پرسیارێکی باشە من هەموو جارێ دەڵێم تازە ئەو جیلەی دادێ لەگەڵ تەکنەلۆژیا تێکەڵ بووە تو ناتوانانی دای ببڕی باشترین شت ئەوەیە سوود لەو کاتە وەگری کە منداڵەکە لەسەر تەکنەلۆژیا یان شاشەیەک بەکاردێنێ یان ئامێرێک بەکاردێنێ باشترین سوود پێدانی ئەرکێکی پێ بدە یەک تەمەشا بکە شتێک تەمەشا بکە ئەرکەکە دەکرێت زمان بێ ئەرکەکە دەکرێت وا ینی حەلکردن بێ ئەرکەکە دەکرێت دۆزینەوەی زانیاری زیاتر بێ مەبەستمانەوەیە تازە ئەمە ناتوانین ئەو منداڵانە جیا بکەینەوە بەڵام باشترین شت چۆن دەتوانی سوود لەو کاتەوەگری کە ئەو منداڵە لەگەڵ تەکنۆلۆژیا خەریکە دەکرێت پێی بڵێ ئەو سبینێت دەمەوێ 5 وشەی ئینگلیزی نوێم لە بۆ بینی دەکرێت پێی بڵێ بڕۆ لەسەر ئەو بابەتەی ئەگەر دەتوانی مەسەلەن ئەوەندە زانیاری 5 خەت زانیاریم لۆ کۆکۆ دەکرێت پێی بڵێ ئەو ڤیددیۆیەکی کورت هەیە بڕۆ ئەوەی تەمەشا بکە لینکەکەی دەدێ مەبەستمان ئەوەیە ئەو سوود لەو تەکنەلۆژیا یان سوود لەو خاڵی لاوازی منداڵی یانەوەی ئێستا وەربگری کە تەکنەلۆژیا بۆتە خاڵی لاوازیان لەبەرە زۆر کاتی بەسەر دەبەن تێدا بەڵام ئەتو سوود لەو خاڵە لاوازەی وان وەربگرە بیکە نقطەی هێز لە بۆ خۆت بەوەی کە ئەو کاتێک کە لەسەر تەکنەلۆژیایە هەندێکی تەرخان بکە لە بۆ دەرسەکەی تو هەندێکی تەرخان بکە لە بۆ خۆی لە بۆ فێربوونی سکیڵی گەڕان وشە مانە هەر شتێکە پەیوەند دەبێت من پێم وایە شتێکی باش دەبێت بەڕاستی مامۆستاجی دەست خۆش بە کاک دکتۆر زۆر سپاس هەتا پرسیاری تر دێ بە ڕێنوێنی دووەم وەربگرێت ڕێنوێنی دووەم دیسان بۆ مامۆستا هاوپیشەکانم بەخۆشمەوە تکایە ئەرکێک مەخە سەرشانی قوتابی پارەی پێویست بێت هەندێک جار بەڕاستی هەندێک مامۆستا تۆزە مبالغە دەکات لە هەموو پرۆژەکانی بڕۆ ئەوەی بکرە بڕۆ ئەوەی بینە ڕەنگە بەڕێزان هەندێک عائیلە هەیە بەڕاستی باری دارایی زۆر ینی وەکو پێویست نییە ڕەنگە وا پیشان نەدا قەناعەتی لە دەرێ قەناعەتی لە دڵی خۆی وا خۆی پیشان دەدا کە هەموو شتێکیە بەڵام لە ڕاستیدا ڕەنگەوانە بێت چونکە ئەو بڕە پارەیە ئەگەر کەمیش بی کە لە بۆ ئەو ئەرکەی دەرسەکەی تو سەرفی دەکا ڕەنگە ئەگەر سەرفی نەکا بە شتێکی تری بدە لەبەرەوە من پێم وایە هیچ کاتێک نابێ ئەرک بە قوتابی بسپێری کە پارەی تێبچی ئەگەر زۆر کەمیش بێ چونکە ڕەنگە پارەیان لەبەردەست نەبێ یان بۆ کاری زەروری تر ئەو بڕە پارەیان پێویست بێ با کەسی تر ئەگەر قسە دەکات فەرموو پرسیاری تر فەرموو بەڕێزان مامۆستا دەروون یان مامۆستا ڕۆژان فەرموو عەفوان وەڵا کاک دکتۆر لێرە تێبینیم ئەوە بوو زۆر جار ئینسان دەتانیتن ئەو ئەزمونەی کە بەخۆی پێدا تێپەڕیا کە ئیشەکی بابلێنگرتە ئەستۆزە بۆ مامۆستا بووە هەر شتێک بتوانیتن ئەو شتانەی کە لە ژیانی خۆیدا تێپەڕیا پێی خۆش نەبووە یان ئەرکەک بووە نەهێلی لە ئیشەکەی ڕوو بداتن بە تایبەتی بۆ نمونە هونەر ئەم بەبیرم دێ مەسەلەن زۆر بەمان ئەو جەزیلی مەکاوانی موالدمان 8 و 5 و 6 و ئەوانەیە لە بابەتی هونەری مامۆستا هەر یەکەم ڕۆژی دەهات یەک کۆمەڵ ئەشیای داوا دەکرد
تەنانەت ئەو ئەلوانی بکرە کانڤەسی بکرە فلانی بکرە فلانی ئافرین ئەوە یەکسەر ناخۆشەکەی لە چ بوو ینی بۆ نمونە ئەمە چونکە منداڵ بووین دەچین و زەختمان لە ماڵێ دەکرد ئەگەر پارەت هەبا نەبایە هەر ینی پارەشت هەبا هەر ئەرکەک بوو یەکەک دەبا بتباتە بازاری ئەو چون کە منداڵیشە دەلێنا مامۆستا گوتی ئیلا ئەو نەوعەویتن تقریبا لە کۆشەش و چی بلێ ئەو شتانی وەکو ئەزمون پێدا تێپەڕی ناتە ئەستە نەمان هێشتی ئەو 5 ساڵێ ڕوو بداتن ئیشاڵە لە داهاتوش ناهێلین بەڵام مەبەستم لێرە ئەوە بوو ئەو ئەزمونانی بە خۆمان پێ تێپەڕینە کە پێمان خۆش نەتەوە ئەگەوا بکەین دووبارە نەبتەوە ئەوەش هاوکاریەک دەبی خۆشترە لە ئیشەکەی دەستت خۆش بێ ئینسانی ژیر ئیسیفادە لە هەموو کەسێک دەکا ئیسیفادە لە باشەکان دەکا بەوەی وەکو وان بی ئیسیفادە لە خراپەکان دەکا بۆی وەکو وان نەبێ ئەو لە بۆ مامۆستاش زۆر گرنگە مامۆستا دەروون فەرموو دەست بەرز کردبووە فەرموو بەڵێ دکتۆر ئەو کاتت باشتر سپاس دەکەم من پرسیارم سەبارەت بەو قوتابیانەیە کە ئەو ڕۆژەش لێم کردی بۆ نمونە کە بە کورتەکەی خۆمان دەڵێن بیرکۆڵە بیرکۆڵیان درەنگ فێر دەبێت بەڵێ درەنگ فێر دەبێتن لەوانەیە زۆر کات ئەوانەی کە درەنگ فێر دەبن هێشتا باشتر بن بە چەند جارێک دووبارە بوون ئەو دەرەجاتی هەیە ئاستی هەیە هەندێک بابەتی ئاسان هەیە وەری دەگری بەڵام بابەتە قورسەکان وەرناگری بەڵام دەکرێت بڕین لەوانەیە لە کلاس جاری وا هەیە دوو تەڵەبەکیان یەکیان سیان لە ڕەنگە زۆرتری شەبی جاری وا هەیە کلاس زۆرتری تێدا دەبیتن زۆرن ئەوانەی کە بۆ نمونە ئەمن بە چەند ڕێگایەک دەرسەکەی یان بابەتەکەی لە بۆ دووبارە دەکەیەوە وەری ناگری تەڵەبەم هەبووە ئەو لەحظە لە بۆی گۆتیمەوە تەواو ینی حتا بیرکاریش بۆ لە بۆی حەلکردیمە بەس دەدەقە پاشتر هەمان پرسیار بەس ژمارەکەیم گۆڕیان نەیزانی ینی بێەوەی فکرین وی تێدا بیتن نەیزانی بیکەیان هەمان پرسیار بە هەمان ژمارەوەش لە بیری دەچیتەوە و ڕەنگە ئەوەشمان تاقی کردیتەوە کە بۆ نمونە داوا لە مامۆستایەکەی هاوپیشت بکەی هەمان منهەجی هەبیتن پێی برێتەوە وەبزان مامۆستا ئاڵاش ئەو قسەی نووسی بوو لە چاتەکە کە بۆ نمونە ئەتوو بەڕێگایەک کە ڕەنگە ئەتوو باشتر تێی بگەینی ئەو هەوڵەشمان لەگەر تەڵەبەکەدایە لە بینی خۆمان بەس هێشتان نەگەیشتە حاڵەتی پێویست ئەم باسی ئەوە ناکەم ئەوانەی بۆ نمونە دەڕین ڕەنگە ئۆتیزمی هەبییان ڕەنگە هەر نەخۆشیچکەی هەبیتن هیچ کێشەیەکی نییە گوێگرا دانیشتیاد لەوانەیە دەستخەت و دەفتەر و کتابیشی ڕێک و پێکبی کۆپیەکی زۆر جوانە کە دەستخەتی دەنووسیتن زۆر شتێکی جوان کە بۆ دەنووسیتن بەڵام وەرناگری ینی لە کۆتاییەکەش یان ڕەنگە ساڵی پاشتر بە پاش کردبی ئەتوو لە خلالی ئەو ساڵە هەر بابەتی پاری پێ دەڵێەوە بۆ نەوەرکشیتێکی ئاسانتر دەدێ ئەو کە تایبەت بی بە بۆ نەگە سەفی سێبی وەرکشیتی سەفی دوی بدەیە بەڵام لە کاتی امتحان لەو حاڵەتە خۆ ناکری ئەسیلی لە بۆ زیاد دەست خۆش بێ دەست خۆش ڕێگە چارەیەک هەیە لە بۆ ئەو تەڵەبانە ینی بۆ ڕەنگە ئەمەش لەوانەیە لەگەر ئیدارە زۆربەی کاتەکان تووشی کێشە بین بڵێ بۆ فلانە تەڵەبە 3 سارە تەڵەبی خۆمانە فێر نەبووە یان ئەو تەڵەبەیە ئەوەندە ساڵەیە تەڵەبەی خۆمانە فێر نەبووە ماعلم 1 و 2 بگرە بە 3 شەو زۆربەی کاتەکان لە هەندێک دەرس نەبیتن دەبی دەربچیتن هیچ مەجالی تێدان یعنی ساقی بوونیەت نیدا دەستت خۆش بێ زۆر سپاس وەکو خۆت گوتت مامۆستا ئالاش لە چاتەکەی نووسیتی چێشەی ئەو قوتابیانەی کە چەند جارێک مامۆستا لەوێ ڕوون دەکاتەوە ناگاتە ئاستی پێویست مامۆستای دیکەش هەمان بابەت وانەی دووبارە لە بۆ شەرح کردیتەوە لەگەڵەوەش هەر نەگەیشتە ئەو ئاستەی کە پێویستە ئایا ڕێو شوێنی پێویست لە قوتابیانە چییە پرسیارێکی زۆر گرنگە کێشەی زۆر جددیە بەڕاستی خەڵکەکە و خەریکە ئەو حاڵەتانە زیاد دەبن پێشتر حاڵەتەکان پێم وابوو حاڵەت بووە ئێستاوە خەریکە دەبتە دیاردە کە مەسەلەی ئۆتیزم ئەویش بەشێکی تێدایە بەڵام ئەوانش دەرەجاتیانە هەیە بیرکۆڵی هەیە وەکو دەڵێ درەنگ وەرگر هەیە ئەوەی درەنگ وەردەگری شتەکە مامۆستا دەبی لە بناغەوە لە بابەتەکە بکۆڵینەوە بزانین تەشخیصی بکەین دەستنیشانی کێشەکەی بکەین ئایا ئەو قوتابیە بەڕاستی بیرکۆڵە یان ئەو بیئەی کە تێدا پەروەردە بووە یان ئەو کاتەی کە پێشی بێتە قوتابخانە وەزعی چۆن بووە یان لە منداڵیەوە چۆن بووە ئایا ئەوە هیچ زەبری بەرکەوتیە بەڕای من ئەو حاڵەتانە دەبی بەجیا دراسە بکرێن هەڵسەنگاندنیان بۆ بکرێ هەڵسەنگاندنی جەستەییان بۆ بکرێ هەڵسەنگاندنی دەرونیان بۆ بکرێ لەگەڵ هەڵسەنگاندنی دەوروبەر ژینگەی ئەو ژینگەی کە تێیدا دەژین عائلە هەیە بەڕاستی ژینگەیەکی زۆر نالەبار لە بۆ منداڵەکانی دروست دەکا کە بەردەوام لە خەم و شەڕ و ناخۆشی لەبەر ئەوە ڕەنگە مێشتی سەرقاڵبی ڕەنگە تەرکیزی هیچ نەبی باسی ئەومان کرد کە تەرکیزیەکە لە کێشەکانی سەردەم نەبوونی تەرکیز نەبوونی
فۆکەس یعنی تەرکیز ئەوە یەک لەوانەیە ئەوە ئەگەر ئەو هەڵسەنگاندنە بەڕای من لە کاتی قبولی تەڵەبە دەبێت زۆر بەجددی ئەو فۆرمی پزیشکی کە هەیە یان ئەو پرسیارەی کە دەڵێ ئایا منداڵەکەت هیچ کێشەی هەیە یان هیچ کێشەی نییە ئەو کەسانەی کە مقابلەی منداڵەکان دەکەن لە کاتی وەرگرتن هەندێک شارەزاییان هەبی لەو هەڵس و کەوت و لەو پرسیارانەی کە لی دەکەن ئابزانە چەند تێدەگات چەند پێ ناگات تێبینی بنووسێ هەم لە بۆ دایک و باوکیان هەن لە بۆ ئیدارە هەم لە بۆ مامۆستایان پێیان بڵێ بەڕێزان ئەو تەڵەبەی ئەو مشکلەی هەیە ئەگەر بێنە سەر هەلکردن ئەگەر نەزانی کێشەکەی چییە هەلکردنی زەحمەتە مامۆستا ئێستا ئەتوو دەستت خۆش بی دەستان خۆش بی لەگەر مامۆستا ئاڵای لەگەڵ ئەوە تەنسیقتان کردین کە هەمان شتی بڵێنەوە بەڵام هێشتان شت دووبارە دەکەنەوە ئەو مانای وایە هێشتان کێشەکە بە تەواوی دەستنیشان نەکرایە کێشەی ئەو نەفەرەی چییە کە ئەگەر نەزانی کێشە چی ئەتوو ناتوانانی دەرمانی بدەیت ناتوانانی عیلاجی بکەیت یەکەم شت بەڕای من دەکرێت استفادە لە خەڵکانی پسپۆرش بکەن بۆ ئەو مەبەستە مثلەن کەسی پسپۆر هەیە کە بڕیار دەدا ئایا ئەو کەسە دەرەجەی بیرکۆڵیەکەی دەرەجەی درەنگ وەرگرتنەکەی چەندە ئایا دەتوانێت لەگەڵ تەڵەبەی ئاساییدا بنیشەیان دەبێت جیا بکرێتەوە من بۆ خۆم لەگەڵ جیاکردنەوە نیم بڵێم پۆلێکی جیا هەبی ئەوانەی کە مشکلیان هەیە من لەگەڵ ئەوم کە تێکەڵ بکرێن بەڵام دەبی دەرسی تایبەتتری و زیاتریش هەبێ بۆ ئەوانەی کە بە جارێک و بە دوو تێناگەن دەبی دوای دیاریکردنی کێشەکە ئەو عیلاجەکە دیاری بکەین من پێم وایە دەبێ هێشتان بە دوای شێوازی فێربوونی ئەو کەسەدا بگەڕێن وەکو گوتمان هەر کەسە و شێوازی فێربوونی هەیە بە دەنگ فێر دەبێ هەیە بە ڕەسم فێر دەبێ هەیە بە بینین فێر دەبێ هەیە بە دەستلێدان فێر دەبێ ئەو کەسە کامەیە ئەو کەسێک کە جەنابەت دەرێبی کۆڵە یان درەنگ وەردەگرێ دەبی بزانین کو دەڵێ ناکرێت لە هەموو لە ئاستەکانی هەر خراپ بێ دەبی شوێنێکی نقاتی قوەی ببینیەوە ئەو بدەی سود لەوە وەربگری بەڵام بەڕای من یەکەم خطوە دەبێت تەشخیصەکە ڕاست بکرێتەوە دەبێت بزانین کێشەکەی چییە کێشەکەی دەرونیە کێشەکەی فیسیۆلۆجیە یان جستەییە یان هزریە یان علاقەی بە معرفی هەیە یان کۆگنیتیڤە ئیدراکیە دەبی ئەو کێشانە دیاری بکرێتەوە دەرەجەکەی دیاری بکرێت تا بتوانانی بەپێی ئەوە بابەتی لە بۆدانی من دەستخۆشیتان لێ دەکەم کە هەوڵی خۆتان داوە بەڵام تکایە وازی لێمە من وازی لەمەهێنن چونکە ڕەنگە ئەو منداڵە قوربانی بێ قوربانی نادادیەک بێ قوربانی هەندێک کێشە بێکە لە دەسەڵاتی ئەو دانیە قوربانی خێزانەکەی بێ قوربانی مامۆستایەکانی پێشی ئەوە بێ قوربانی قوتابخانەکەی پێش ئەوە بێ ئەگەر لای ئێوە نەبووە بەڕاستی ئیدارەش ناکرێت زەخت لە مامۆستا بکە بۆ ئەوە دەرناچێت چکە بەڵام دەشکرێ مامۆستا و ئیدارە بەردەوام لەسەر خەت بن راپۆرتی هەفتانە بدەن ئەگەر منداڵێک کێشەی هەبوو هەتا بەرچاوی ڕوون بێ یاکوبابیشی ئاگدار بێ ئیدارەش ئاگدار بێ بە هەفتانە بڵێ ئەوە پرۆگرسی ئەوەندە بوو ئەوە پرۆگرسی ئەوەندە بوو ئەو کاتە بەرچاوڕوون دەبێت نەک لە ئاخری ساڵێ یان لە ئاخری کۆرس بڵێن با بڵێن شتەکان بەو شێوەیە لێ هاتێ هیوادارم هەندێک جوابم داکتەوە مامۆستا بەڵێ دەستەکان خۆش بە دکتۆر بەس ئەفۆن تێ نەگەیشتن خەتم تاوا نەبوو چێن ئەو کەسانێک کە دەبی دەست تەشخیصی بکەن بۆ نمونە کەسی پسپۆر هەیە دکتۆری نەفسی پسپۆر هەیە تاقیکردنەوە هەیە تاقیکردنەوەشیان هەیە چۆن دەرەجەی ئۆتیزم دیاری دەکرێت مامۆستا دەرەجەی بیرکۆڵیش و دەرەجەی درەنگ وەرگرتنیش دیاری دەکرێت دەستەکان خۆش بە دکتۆر سنتەری تایبەتیشان هەندێک سنتەر کە زیاتر گرنگی دەدەن بەو منداڵانەی کە وەکو دەڵێ خاوەنی پێداویستی تایبەتن یان شتێک دەکرێت ئەوانش سود لە ئەزمونەکانیان وەربگیرێت دەست خۆش دکتۆر دەستی توش خۆش زۆر سپاس پرسیارێکی جوان بی ئاڵا سپاس لەبۆ توش هیوادارم جوابەکەت وەرگرت بێت هەتا دێنە سەر پرسیاری دواتر بە بەڵێ فەرموو ئەوەی دەستی بەرز کردوتەوە مەڕوە ئەژی ئەتوو دەستت نەینایتە خوارێ دەستت ماندی نەبوو یان دەتەوێت پرسیار بکەیەوە با مەڕوە وەرگری عفوا دكتور الو تفضلي مروه. الو دكتور بس كنت تحكي عن هذا انه الدكتور او اللي يخصص مع الاسف هذا الشيء كلش مهم المفروض هسه يكون بالمدارس أكيد. بس ما موجود يعني حتى يعني مو ضروري مروه مو ضروري تكون موجود بمدرستكم يمكن خارج المدرسه اكو عيادات اكو سنترات يعني متخصصه بهذا مو ضروري كل يعني مدرسه يكون عندها مختص بهذا الموضوع اي اكيد بس يعني هم حلو انه بين فتره وفتره يجيبوه ويعرفون انه يمكن الاداره تتفق ويا مختص ويا حسب الحاله هم اذا
حكيت ويا الجماعة قلت إنه لازم يكون عندهم تعاون مستمر وتكون على اتصال مباشر ويا الإدارة. إذا عندك هيك طالب لو طالبة لازم تنطين يعني تبلغين الإدارة، هم لازم هم يسوون تقرير خاص لهم حسب وبهاي الحالة شو راح يسووا للطالب؟ يعني إنه هذا الطالب الطالب يمكن يدعون متخصص حتى يشوفه، يمكن يعني يحجون ويا الآباء حتى يشوفون شنو المشكلة. أول شيء لازم التشخيص يكون صحيح حتى العلاج ينطي نتيجة يعني. بالضبط هو شيء كلش ضروري. شكرا حضرتك. يا أهلا وسهلا. هلا مروة. تسلم يا دكتور. برزان هوادارم تيجي يشتبن لعربيكا أجر أو شرب وابو اشتكى ما بس ما وابو أجر ما مستا لقل إدارة زور تنسيقها بيشتكان زو بيكتر بلين ذكر إدارة كسي بسبور مروة قلتي أو كسي بسبور لما أكتاب خاننيا من دلهم مرزنيا كسي بسبور هذا بلام ذكر تنسيقك بكري لقل ريخك لبسبور كان ناونا وسرداني تابي كان بكان ناونا وسرداني أو حالتان بكان كهتانة يعني أنقول مثلا شموك دعوتي بكان أو مدالنا لقل ذاكو بابيان بهن وحتى تشخيصك رازدي. بورا دكتور فرمو هندك داكو باب هي قبولي أو اشتناك راست بهيت نوعك يعني تحملي أو اشتناك رنجة بزعل من دالك يعني ويا بس بخويا قبولي أو اشتناك إنكاري ده كان لو وضعي. نعم نور خليل بلى عفوا لا تشاتج مصيبة هذا قلت منوك نفسي الشخص نبي يعني إنكاري ده كان لو اشتيك من دالك ويا يعني قبولي أو اشتناك بهيت نوعك أم لو اشتيك كريمة بداخو عندك دايك باب غدر لمن دالكان عندك كان رنجة بيوندي بمستوى ثقافي داكو باب كان شبكة تقبلنا كان بلان داكو بابك باشي من دالكي بوي مفروضة أو قبول بك أو اشتهية وجودي هي وبدليلش سكا براستي ناكري هروالي بقري من دالك أو شيء بروا ببي أوي هيت علاج بلدي يعني ببي أوي هيت صار سريع شيء لبو بكري. دبي قصان لقال بكري أجر أنجوش بإدارة قناعتان بينات روجي شيء داكوبا وكان دعوت بكان لقال كسي شيء بسبور كبتواني بشوي قصان لقال بكا قناعتي عن في بيته. بالضبط دس خوش كاكي دكتور ممنون. باريزي سلام. زور باشا. إيش تروير بقرين؟ بس يوم أن كد متمانات ثقة تراست. سيم رنويني لبو ما مستحب بشكان أويا متمانة بنياد بني زانست خوي دقات زي. أجر متمانة ودلنياي نبي كما مستهم وتوانا دخاتكات بو زورترين سود بقتابي بجين اللي ماوي وانا كاني خوي كان لدروي وانا كانش أو قتابي بأساني رازي نابي كاتي خوي دابني سرنجي خوي دابني لبو حاضر بون لرسكي يعني كحاضر بو جيبقري لا ناوروتشي وانا كان فيربي لتونيتي هالسكوتي ما مستا بوي بيوستي كم كاري ما مستا بنيادناني متمانة بي لقا قتابي كاني تا أو متمانة ببتريق خوش كر بو گاندني پیامەکانی بۆ گاندنی زانستەکەی تەنانەت فێربوون نەک تەنها لە ناوڕۆکی علمیە زانستیەکە بەڵکو لە کەسایەتی و لە تەکنیک و لە هەڵسکەوتی مامۆستایەکەش کەواتە باسی ئەومان کرد کە متمانە زۆر گرنگە. کەسی تر ئەگەر پرسیاری هەیە لە چات یان لە نووسینەکان دەتوانین وەری بگرین. کاک ئەحمەد دڵی ختم خاوە أحمد كمال ولو بتايبت لبو من نادي بس كشفم كذي يتصد لو بكين كاكا نامي بنوسه ما مست أحمد بقوله كرسياري تر أجر هي يكسر دتوين بس بكين أجر نادي تينا خالد واتر رنويني سوارم بو ما مستحب بشكالم أويه برسيار بك بو فيربون بداخو هندق ما مستا برسياري قرص دينه كأنه أوا وەکو تۆڵەسەندنەوەیە نابی تەڵەبەکان هەموو دەربچن کو دەبی عیبە بەڵام بەرزان پرسیارکردن دەبی بە مەبەستی فێربوون بی نەک بە مەبەستی تۆڵەخستنەوە بە مەبەستی تەنها قیاسکردنی ئەوەی کە چی لە بیرمایە. هەرگیز هەوڵ بدە پرسیار لە قوتابیەک مەکە کە دڵنیایی وەڵامەکە نازانی لۆ ئیحراجی دەکەی کە دڵنیایی نازانی ئیحراجی مەکە بەڵکو پرسیار لەو قوتابیانە بکە کە دڵنیایی وەڵامەکە دەزانن
چونکە پرسیارکردن بۆ ئەوەیە فێر بوون جێگیر بکەیت یعنی تەثبیتی بکەیت لە ناو مێشکرد لە ناو هزری قوتابی نەک بۆ شکاندنەوە بۆ شەرمەزارکردنی بۆیە بە وریاییەوە ئەو قوتابیانە هەڵبژێرە اینجا پرسیاریان لێ بکە بەڵام کاتێک کە یەکێک پرسیارت لێ کرد وەڵامەکەی زانی ئەو کاتە دەکرێت بڵێت چەند کەس لەگەڵ ئەو وەڵامەیە چەند کەس هاوڕایە لەگەڵی دەکرێت بڵێ کەس هەیە ڕای جیاوازی هەبێ لەو ڕایە بەو شێوەیە هەمویان بەشداری دەکەن بەڵام پرسیارکردن تەکنیکی زۆر گرنگە لە ڕووی دەرونی و لە ڕووی پەروەردەییشەوە پرسیاری تر بەڕێزە ئەگەر هەیە ئەگەر کەسی تر پرسیاری هەیە دانین لە چات زۆر باشە مامۆستا نور دەڵێ دەکرێت پرسیارەکان تێکەڵ بێ لە کاتی ئیگزام نەک هەمووی زەحمەت نەک هەمووی ئاسان بەڵێ مەسەلەی پرسیاردانان لە بۆ ئیمتحان مامۆستایانی بەڕێز هەندێک پێوەەر هەیە دەبێت ڕەچاو بکرێت یەک لەوانە مەسەلەی ئاسانی و قورسی یان زەحمەتی پرسیارەکە پرسیار یەکێک لە سیفاتەکانی پرسیاری باش پرسیاری هەمە جۆر بی دەبێت پرسیاری تێدا بێ بۆ زیرەکەکان پرسیاری تێدا بێ بۆ ئەوانەی لە خوارەوەی ئەو ئاستەدان پرسیاریشی تێدا بێ بۆ وەسەتەکان ناکرێت تۆ پرسیارێک بێنیەوە هەمووی قورس بێ ئەوەی خوارەوە هیچ نەزانێت چکە تێک دەشتێت لە ڕووی دەرونیەوە تێک دەچێت ناکرێت پرسیارێکیش بێنیەوە هەمووی لەسەر ئاستی خوارەوە داد نابێ زیرەکەکە بێ ئومێد دەبێ لەوێندە کاتە دەبێت پرسیارەکانت بەلای کەم سێ ئاستی تێدا بێ هەندێک پرسیاری تایبەت بن بە زیرەکەکان ئەوان زیاتر تێدا سەرکەوتوو بن هەندێک پرسیارت تایبەت بێ بەوانەی خوارەوە کە هەموو تابیەکان زیرەک و نازیرەک بیزانێ هەندێکیش لە وەسەط دادنێ بەڕاستی ئەوە یەکێکە لە پێوەرەکانی پرسیاری باش پرسیاری تر بۆ نمونە گشتگیر بێ متەنەوع بێ بۆ بالضبط تەواوە ئەو نور وا دەڵێ مەبەستمانەوە گوتمان هەمە جۆر بی پرسیارەکان نەک هەمووی زۆر قورسبی بە زیرەکەکان بتوانن نەک هەمووی زۆر ئاسان بی زیرەکەکان بێزار و بێئومێد بن پەشیمان بنەوە لەوەی کە خوێندیتە لەبەرەوە زۆر گرنگە بزانی چۆن پرسیار دادنەی یەکریکی تریش زۆرە پێوەری تریش زۆرە بەڵام یەک لە پێوەرەکان فرەتزۆری یان هەمە چەشنی پرسیارەکانە ئەوەی تر گشتگیری بۆ نمونە ئەتوو سێ فەسڵت خوێندیە ناکرێ لە 4 پرسیاری سێ پرسیاریان لە یەک فەسڵ بینیەوە دەبی لە هەموو فەسڵەکان پرسیاری تێداوی پرسیارەکانیش تەوازونەکەی یان باڵەنسەکەی هاوسەنجی هەبێ لە دەرەجە دابەشکردنیش و لە هێنانەوەی پرسیاری یان لە هێنانەوەی لقەکانیش مامۆستا تو با فەرموو بەڵێ دکتۆر زۆر سوپاس دکتۆر واتە هیچ کاتێک ناتوانین پرسیاری تایبەت لە بۆ قوتابیانە دابرین کە ئاستی تێگەیشتنیان نزمترە لە قوتابیەکانی دیکە من قەت لەگەڵ ئەوە دانیم ئەوە جیاوازی دروستکردنە ئەوە نەوعاً ما دەبێتە نەعما ئازارێکی دەرونی بۆ ئەو کەسانە بۆ پرسیاری تایبەت لە بۆ من دادنێ ئایا من چ خەلەلمە ڕەنگە هەست بەوە نەکا بۆ خۆی تەڵەبەکە و دەبێتە دووبەرە چیش لە نێوان ئەندامانی پۆلەکان ناوانها پۆلەکان بۆمسەلو ئەوانە پرسیاری تایبەتیان لە بۆ دێنیەوە ینی وەکوەیە نەعما دوایی ڕەنگە بە چاویشیاندا بدەنەوە پاش ئیمتحانەکە یان ئەگە دەرەجەی بەرزی هینا ئەتو پرسیاری تایبەتت لە بۆ دانا دەرەجەی کاملی هینا بە برادرەی گۆ ها دەرەجەم هینا دەڵێ ئەو جە مامۆستا پرسیاری ئاسانتان لە دێتەوە ئەها بزانە دەگەوتە چێن دەرێ مامۆستا دەرچوونەکەشی حەق و عەدالەت نابێت عەدالەتی تێدا نابێت دادبەروەری تێدا بەڵام دەکرێت ئەو پرسیارانەی کە دادنەی هەمە چەشن بی هەمووی تێدابێ هەندێک پرسیاری تێدابێ ئەویش بزانی جواب بداتەوە هەندێک پرسیاری تێدابێ نەشزانی جواب بداتەوە ئاساییە هەتا محاولەی زیاتر دەست خۆش باشە بەڕێزی مامۆستا شەونم سەیفەدین ئەو قوتابیانەی فێرە زمانی ئینگلیزی دەبێ حەز ناکەن لەوانەیەک بە کوردی بێ بە تایبەت ئەوەی زۆر باش قسەی پێ دەکەن زۆر جار کێشەیان هەیە لە کۆمەڵایەتی وانەی ئاین ڕاستە بەڵام دەبی لە سەرەتاوە تیان بگەنی کە ئەو بابەتانە بە کوردی دەخوێنرێ علاقەی نییە بۆ ئینگلیزی باشە ئینگلیزی باشنیان دەبی لە ڕووی دەرونیەوە من نازانم لە قوتابخانە ئەهلیەکانیان بە قوتابخانەی کۆشش کاتێک تەڵەبە وەردەگرن دایک و باوەڕێن ئەو ڕێنمایانیان پێدەدەن کە ئەکیدم پێیان دەڵێن کە ئەوانەیە بە کوردی دەخوێنن لە بدایەتەوە ئاگادار بە ئەوانەیە بە مەسەلەن هەندێک شتی عەرەبی تێدا ئاینە مەسەلەن ئاەتەکانە هەندێک شتە تێدایە دەبی بزانن بەڵام زۆر جاریش گرنگە لە سەرەتای ساڵی نوێ چەند سیمینارێک چەند کۆبوونەوەیەک لەگەڵ تەڵەبەکان بکرێ بەس بە تەهدید پێیان مەڵێن بە ترس پێیان مەڵێن بەخۆشی پێیان بڵێن بە بیرهێنانەوە
لە بۆ بەبیرهێنانەوە ئاگادار بن ئەو مادەیە بە کوردی دەخێنرێ ئەوە بە عەرەبی دەخێنرێ لەبەر ئەوەی سیستەمەکە وەزارەتی پەروەردەیە امتحانەکان دوای ڕەنگە دوای لە ساڵەکانی دواترە ڕەنگە کێشەکان لە بۆ دروستی بڵێن ڕەنگە ئەمە دەتوانین بە ئینگلیزی هەندێک شتان پێ بڵێن بەڵام ئەمە نامانەوێت غەدەتان لێ بکەین 2 ساڵ 2 ڕۆژکە دەبنە پۆلینەوە دەبنە پۆلی 6 ئەو کاتە کێشەکان ینی وان لێ بکەی بە تێگەیشتن بێ بەڕاستی کە لێت وەربگرن دەزانم ئەوانە کێشەیان هەیە حەزیان لێ هەموو بە ئینگلیزی بێ هەرچەندە تەوەجوهێکی زۆر غەڵەتە بەداخەوە هەندێک دایک و باوک ڕەنگە فەخری بەوە کە منداڵەکەم ئینگلیزی دەزانی بەس کوردی تێناگە کە ئەوە بەڕاستی ئەوە تاوانەکە دەرحەق بە زمانی دایک دەکرێت زۆر باشە ئەگەر کەسی تر پرسیاری هەبێ هەتا دەچینەوەی مامۆستاژی دەستی بەرز کردەوە با ئەوەش بخوێنەوە مامۆستاژی بەسەرچاو ڕێنوێنی پێنجەم بەڕێزان من پێم وایە قوتابی فێر دەبێ نەک فێر دەکرێت جیاوازی ئەو دوو چەمکە بکەین قوتابی فێر دەبێ ئەگەر بیەوێ ئەگەر نا کەس ناتانێ بە زۆر فێری بکە بۆیە هەوڵ بدە ڕێگاکانی فێربوونی پیشان بدەی نەک ڕێگاکانی فێرکردن فێربوون بکە بە چەقیوانەکەت نەک فێرکردن جیاوازی هەیە لە بینی فێربوون ئەوەیە تو بەشێک لە بەرپرسیارەکە دەدەی قوتابیەکە خۆی فێرکردن هەموو بەرپرسیارەتەکە لەسەر مامۆستایە وەرە با فێرت بکەم وەرە با پێت بڵێم وەرە با ئەوە بکەم بەڵام قوتابی نا دەبێ وای تەعاملی لەگەڵ بکەیت کە فێر دەبێ بۆ خۆی فێر دەبێت دەبێ وە ئەو هەستەی لەلای دروست بکەیت کە دەتوانێت فێر بێت دەتوانێت پشت بە خۆی ببەستێت دەتوانێت بەرپرسیارەتی هەڵبگرێ بەرپرسیارەتی فێربوونەکەی هەڵبگرێت بۆیە ئەو زۆر گرنگە ئەو چەمکە چەمچی فێربوون لەگەڵ فێرکردن لێ جیا بکرێتەوە زۆر باشە ئەگەر پرسیاری تر هەیە دەتوانین وەری بگرین کەس دەستی بەرز کردووە مامۆستاژی فەرموو کاک دکتۆر وەڵا پرسیارەکەی من لەسەر خاڵی پێشوو بوو چۆنێتی پرسیاردانان ئێستا هەندێک مامۆستا ئوسلوبی هەندێک مامۆستا وایە لە پاڵ مەنهەجەکەی زۆر کات یعنی شتی ئیزافیان فێر دەکەن جا بە شێوەی تالاکی بێ ئەکتیڤیتی بێ بە هەر شێوەیەک لە شێوەکان پرسیارەکەی من ئەو تا چەند گرینگە لەناو ئەسئیلەکە ینی پرسیارێکدانی بۆ ئەو شتە ئیزافیانی کە فێری بوون بۆی هەم مامۆستاکە تێبگا کە چەند سوودی پێگەیاندونیان پێویستە پرسیارەکان هەر لە چوارچێوەی مەنهەجەکەی دەرنەچێت من پێم وایە پرسیار چەندی زۆرتر تەواو مامۆستاژی چکە من هەندێک کات کە پرسیارم هێناوەتەوە ئەوەی ئیزافیەکەی کە خوێندوشمە ئەو بە پرسیارێک لە کۆتایی داناوە دەستت خۆش بێ ئەوە طریقەی جیاواز هەیە بۆی ئەو پرسیارانە ئیزافە بکەیت گوتمان هەندێک تەڵەبە هەیە زیرەکە هەندێک تەڵەبە لە واجباتیش لەناو پۆلکە گروپات دادنێ ئەو زوو تەواو دەکە لەبەرەوە دەبی مامۆستا بەردەوام شتی ئیزافی هەبی ئەرکی زیاتری پێ بدە دەکرێت ئەو پرسیارانە لە ئاخیری دابنەی وەکو پۆینتی ئیزافی نەک وەکو ئەو دەرەجەیە کە لە سەریتی من پێم وایە ئەگەر شتەکە زیادەیە پێویست ناکە وەکو پرسیارێکی ڕئیسی لە ناو تاقیکردنەوە بهێڵدرێتەوە بەڵام دەکرێت وەکو پرسیارێکی زیادە بڵێ لەو ئەوانەی کە لەو پێش وەختی خۆیان تەواو دەبن دەتوانن ئەو پرسیارەش حەل بکەن بەڵام مەرج نییە حەلی بکەن هەموو بە هەمویان پێویست نەکە حەل بکەن بەڕای من ئەوها وەکو ئۆپشنی بدەیە باشە دەست خۆش بێ کاک دکتۆر بەڕێزی مامۆستا بەڕێزی زۆر باشە هەتا پرسیاری تر دەبی شەشەم هات ئاتینە سەر تاقیکردنەوە لە بۆ مامۆستا و پیشەکانمان با تاقیکردنەوە تەنها پێوەر نەبێت دەزانم هەندێک جار دەستان بەسترایە ئیدارەی مەکتەبە ئەوانش دەستیان بەسترایە پەروەردەیە وەزارەتە دەڵێ ئیلا دەبێ ئیمتحان بی ئیمتحانەکە ئەو هابی ئەوەندەی لەسەر بی بەو شێوەیە بی دوای مشریف دێت دوای نازانم چێ دێ تەمەشا دەکا بەڵام من قەت لەگەڵ ئەوە نیم تاقیکردنەوە تەنها پێوەر بێت تاقیکردنەوە یەکێکە لە پێوەرەکان تەنها یەکێکە لە پێوەرەکان بۆ هەڵسەنگاندنی ئاستی قوتابی پێویستە چەندین لایەنی زانستی هزری دەرونی پراکتیکی ڕەچاو بکرێ نەک تەنها چەند پرسیارێکی یەک یان دوو تاقیکردنەوە قوتابی چییە؟ قوتابی پێک دێ لە تۆپەڵێک لایەنی تێک ئاڵاو کە ناکرێت تەنها لایەنی بەبێرهێتنەوەی زانیاری ئێستا ئیمتحانات کە دەکرێت ئیمتحاناتی تێگەیشتن زۆر کەمە زیاتر ئیمتحاناتی بەبیرهاتنەوەیە تەذکیرە ینی ئەوەی کە تەذەکوورە یان بەبیرهاتنەوەی
ئەو معلوماتە مامۆستا چی گوتێ لە پۆل ئەوها لێ بنووسی چکە ناکرێت ئەتو تەنها لایەنی بە بیرهاتنەوەی زانیاری تاقیکردنەوە بکەیت لەسەری لە کات و شوێنێکی دیاریکراو لە ژنگەیەکی پڕ فشاری دەرونی تاقیکردنەوەکان کە زۆربەی بەو شێوەیە مامۆستا دەڵێ لە جێ خۆت مەجلێ ئاورمەدەوە دوو چاوی کردیتە چار چاو بە تووڕێی تەمەشایان دەکا بە گرژی تەمەشایان دەکا پێکەنین لە دەم چاوی نمایە دێ و دەچی ڕەنگە ئەو جە هەندێک مامۆستا هەیە بەداخەوە ینی ئەو هەندێکیان ینی بەغەڵەت تێمەگەن تەقەتەقی پێڵا و زڕەزڕی ئەو جوانکاریانەی کە هەیە جەپیا و ئافرەت هەردووچی دەگرێتەوە ڕەنگە لەگەڵ عسابی تەڵەبەکە کەمەی دەکا و کاتێک چی لەبیر نامێنێت بۆیە ناکرێت ئەوە تاقیکردنەوەیە بکەینە تاکە بنەما بۆ هەڵسەنگاندنی ئاستی قوتابی لەوانەیە لەبری ئەوە دەتوانی پرۆژەی پێ بکەیت دەتوانی ئەرکی پێ بدە ئەرکی جۆرا و جۆر بدرێتە قوتابی ئەو ماندووبوونەی کە دەیکا لە درێژایی ساڵ ناکرێت بەس لەسەر یەک ئیمتحان ئەگە نەیتوانی بێ ئەگەر باش نەبوو ئەتۆ سفری بدە یان ئەتو دەرەجەیەکی کەمی بدەیە دەبێت ڕاپەڕاندنی ئەرک و پرۆژەکان لەگەڵ تاقیکردنەوەکە بە شێوەی تیۆری و بە شێوەی پراکتیکی ئەوانە ببنە بنەما لە بۆ هەڵسەنگاندن دەزانم دیسانم کە ڕەنگە بڵێن ئەخەر تەربیەوان ناڵێ ئەخەر ئیدارەوان ناڵێ بەڵام دەکرێت و وەکو ئیمتحانی ئۆپشنەڵیش ئیزافە بکەیت تاقیکردنەوەی وەکو دەڵێ ئارەزومەندانە اختیاری ئەمن بۆ خۆم بەڕاستی ڕەنگە لە زانکۆ هەندێک دەستکراوەی تر هەبێ بەڵام دەکرێت بە پرۆژە لە بیدایەتی ساڵەوە بڵێ کاکە و پرۆژەی ساڵمان هەیە پرۆژەی وەرزمان هەیە پرۆژەی ئەساینمنتی هەفتانەمان هەیە ئەوانە هەمووی کۆ دەکرێتەوە وەکو ئیمتحانێک حساب دەکرێت مەرج نییە با لەسەر حسابی دوو ئیمتحانەکەی پێشتر نەبێ بەڵام بە هەمووی بە دۆکیومنت بێ هەمووی بە بەڵگەوە بێ بە دەفتەرەوە بێ بە مەسەلەن شتەکان هەمووی تۆمار کرابێ ئەگەر بۆی کەسێک هات مشرفێک کە هاتەلات ئەو دەرەجێت لە چێهێناوە یەکسەر لە پێشی دانی ئیدارەی خۆشت ئاگادار بکەوت کە تۆ وا دەکەیت ئەوە پێوەرەکانتە پێوەرەکان لە بدایەتی ساڵ بە چاپکراوی بدە ئیدارە مناقشەی لەگەڵ بکە دەرەجەکانی پێ بڵێ چۆن تەوزیعی دەکەیت تا ئەویش ئەگەر کەسێک هات بتوانێت دیفاعت لێ بکە بەڕاستی ئەگەر بەو شێوەیە نەکرێت تاقیکردنەوەکانی ئێستا زیاتر بۆ ینی بۆ بەبیر هاتنەوەیە کاتە با تاقیکردنەوە تاکە پێوەر نەبێت دەست خۆش مامۆستاماردن لە چاتەکەی نووسیت تاکە پێوەر نەبێ یان تەنها پێوەر نەبێن مەبەستمان ئەوەیە ڕاستکردنەوەی دەستت خۆشبی دوای چای دەکەیت کەسی تر پرسیاری هەیە بەڕێزان پرسیار ئەگەر هەبێ ئامادەین ئەوانە گوتمان لۆ کاتی بێدەنجەکان ئەو شتانە دادنێ ئەگەنە دوای سلایدەکانتان لە بۆ دەنێرم کێشەم نیە ئەگەر کەس پرسیاری نییە هەتا پرسیارتان بەبیر بێتەوە دەڕۆین بەردەوام دەبین باسی وەشمان کرد کە مامۆستا لە بۆ تەڵەبەت چییە بەڕاستی زۆر گرنگە مامۆستا تەنها زانستەکە نییە مامۆستا تەنها دەرزگوتنەوە نییە ڕێنوێنی هەفتەم بۆ مامۆستا هاوپیشەکانم ئەوەیە کە هێندەی زانستەکەت ئاگاداری ڕەفتار و ڕەوشتت بە قوتابی جگە لەلایەنی زانستی مامۆستا زۆر دیقەت دەداتە چ دیقەت دەداتە ڕەفتار و ڕەوشتت لە ناو پۆل لە دەرەوەش بۆی زۆر گرنگە هێندەی زانستەکەت گرنگی و بایەخ بە ڕەفتار و ڕەوشتت بدەیت زۆر مامۆستای زیرەکەن لەبەر ڕەوشت و ڕەفتاریان قوتابی جێیان لێ ناگرێت بەڵام زۆر مامۆستای ڕەوشت بەرز و ڕەفتار جوانیش هەن ئەگەرچی لە ڕووی زانستیشەوە ئاستیان مام ناوەندی بێ قوتابی شەیدای وانەکانیان دەبن بێ لە پێش چاوی خۆت وێنا بکە ئەگەر بتوانی تۆ مامۆستایەک بی هەم زانستەکەت هەبێ هەم ڕەوشت و ڕەفتارت جوان بێ دەبێ قوتابی چەند سوودت لێ ببین و چەند تۆیان خۆش بێ زانە چەند گرنگە ڕەفتار و ڕەوشتی مامۆستا کەسایەتی مامۆستا کەسێک ئەگەر پرسیاری هەیە دەتوانێت بیکە ئەگەر نا بەردەوام دەبێت چات زۆر باشە مامۆستا ئاڵا دەستخۆش لە بۆ پرسیارەکان مامۆستا ئاڵا لە چ مەرحەلەی قوتابی پێویستە ڕابهێنرێ کە پرسیاری لۆ نەخوێنرێتەوە لە کاتی تاقیکردنەوە تاکو ئامادە بێ بۆ هەر تاقیکردنەوەیەک تایبەت بێ بە قوتابخانە یان وەکو ئامادەکاریەک لە بۆ وزاری وەک خۆم لە بازنەی دووەم پۆلی 6 یاخود بازنەی سێیان پۆلی 7 پێم باشە ئاڕای بەڕێستان چیە چ مەرحەلەیەک بە زەڕور دەزانین کە نەخوێنرێتەوە من دەڵێم پاش بازنەی یەکەمەوە ناوی بخوێنرێتەوە بازنەی یەکەمیش ئەگەر دەتوانی سەبرە لەیان ڕابینی لە پۆلی سێمەوە بەڕای من هیچ پێویست ناکە پرسیاریان لە بۆ بخوێنرێتەوە
چونکە یەکێک لە ئەهدافەکانی پەروەردە لەو قۆناغە بریتە لە فێربوونی خوێندنەوە. ئەگەر تو بۆی بخوێنیەوە یعنی ئەو هەدافەت نەپێکایە. ئەدی بۆ چ دێتە قوتابخانە؟ بۆ قسەکردن؟ نا، بۆ قسەکردن پێش بێتە قوتابخانە قسەکردن دەزانێ. ئەتو دەتەوێت فێری نووسین و خوێندنەوەی بکەیت. بەشێک لە سکیلەکان، دوو سکیلە سەرەکیەکە نووسین و خوێندنەوەیە. ئەتەوە نووسینی کەم پێ دەکەی لەبەرەوە بۆ تا هەڵبژاردن بەدەستە خۆت نییە، بەڵام خوێندنەوە کەشی بۆ بکەی، یعنی ئەو سکیلەشت کورد. من پێم وایە نابێت لە بازنەی یەکەمەوە، ینی ئەگەر لە ساڵی مەسەلەن پۆلی 3 دەکرێت بۆیان نەخوێنێت، پۆلی 1 ڕەنگە تازە بن، بەڵام هەوڵ بدەیت هەر فێریان بکەی بەرەبەرە بخوێننەوە بۆ خۆیان. لە پۆلی 2 تۆزێک زیاتری پێ، لە پۆلی 3 تاکو ئامادەی بکەی بۆ بازنەی دووەمیش کە بەڕای من نابێ هیچ خوێندنەوەی پرسیاری تێدا بێت بە هیچ زمانێک، نە بە ئینگلیزی، نە بە عەرەبی، نە بە کوردی. چونکە یەکێک لە سکیلەکان، یەکێک لەو کارامەیانەی کە قوتابی بۆی دێتە قوتابخانە فێربوونی خوێندنەوەیە. ئەگەر تو ئەوەشی لە بۆ بکەی، ئێوە خۆ نووسینەکە هەر زۆر کەم بووە، ئیلا ئەگەر واجباتی بدەیت، ئەگەر نا لە ئیمتحانەکە هەر هەڵبژاردن زۆری، خوێندنەوەکەشی بۆ بکەی، یعنی تو هیچت نەکرد بەڕاستی. لەبەرەوە من پێم وایە نابێ بۆیان بخوێندرێتەوە. چونکە زۆر جار مامۆستاش هەیە، نەوەما هەموو مامۆستایەک ناڕێزم لە بۆ مامۆستایانەیە، بەڵام هەندێک مامۆستا هەیە شێوازی خوێندنەوەکەی وەڵامەکەش لەگەڵی دیارە. بە شێوازی خوێندنەوەکەی ناکرێت تابیت ئەوەندە هۆگری خۆت بکەیت کە تەنها خۆت بۆی بخوێنیەوە هەتا تێبگە. ئەو کاتە ناتوانێت پشت بەخۆی ببەستی ئەگەر مامۆستایەکەی گۆڕە، ناتوانێت پشت بەخۆی ببەستی ئەگەر چوە ئیمتحانێکی وزاری، ناتوانێت ئیمتحانێکی نیشتیمانی بکات. لەبەرەوە من پێم وایە نابێ، من لەگەڵتم مامۆستا ئاڵا، لە بازنەی دووەمەوە نابێ هیچ بخوێنرێتەوە، بەڵام باشترە لە کۆتاییەکانی بازنەی یەکەمیش بەرەبەرە ئەو خوێندنەوەیە کەم بکرێتەوە. کاک دکتۆر عەفوو، مامۆستا نور دەڵێ هەندێک قوتابی دەڵێن کە دەخوێندرێتەوە لای و ئاسانتر ئەبێ. ئەکید وایە، چونکە نەغمەی لەگەڵە، ئینتۆنیشنی لەگەڵە، مامۆستاکە هەندێک جار حرەکەی دەستیشی لەگەڵە، هەندێک جار زیاتر تێدەگا، بەڵام ئەتومە بەستە ئەو قوتابیە بۆ خۆی تێبگاتە. بەڵێ مامۆستا ڕۆژان فەرموو. عەفوو کاک دکتۆر، لێرە ئەخر کێشەک هەیە بزانە، بۆ نمونە بازنەی یەکەم 1 و 2 3 بەخۆی ئیمتحانات بە شەفەهیە، بەڵام مەکتەبە ناحکومیەکان ئەتوو ئەگە بە شەفەهی بی، بۆ نمونە ئەمە سەفی 4 ئیبتدایی کە لە مەکتەبی حکومی هەمووی نالێن، بەڵام 190 180 کەلۆماندێ ABCD نازانی، لەبەر ئەوەی هەر بە شەفەهی تێپەڕاندیە. بەڵام لە مەکتەبی ئەهلی جیاوازیمە لەوەیە تەڵەبەکە ئەمە لە سەوەڕەکەی ئیمتحانیان دەکەین، فێرمان کردینە. مەفروزە لە هەموو شوێنێک خوێندنەوەی پرسیار نەبی لە بۆ تەڵەبەی. کاک دکتۆر کە ئەمە دەلێن مەفروزە ئەسڵەن ئەمە بەدزی مشریفی ئەو ئیشەی دەکەین، بەدزی تەربیە ئەو ئیشەی دەکەین کە ئێستاوا کەشف دەبووین. ئەو ساڵ مشریف زۆری ئەوە کردی، یعنی لە سەرمان ئەوەی کرد چکە هەستیان پێ دەکرد لە زۆر مەکتەبی ئەوە وایە، تەنانەت کاتی امتحاناتیش دەهاتن بزانن ئایا لە سەوەڕەکەی دەکریان بە شەفەهی. مەبەستم ئەوەیە وەزارەتی تەربیە ئەوەندە زەخت لە سەوەی دەکا کە لە سەوەڕەکەش نەبی. ئێکەواتە ئەمە چمان ئەوەستان لە بازنەی یەکەمە یان بازنەکانی ترش؟ بازنەی یەکەم کاک دکتۆر، 1 و 2 3 ئەگەر بۆ تەربیە زەختت لێ دەکا بۆ ئاسانیی بەڕێکەی، بەڵام ئەمە کوبلێ بە چاوقەیمی ئیشەکی خۆمان هەر دەکەین. حەلی وەسەط. بەڵێ ئەو ساڵ چمان کرد، هەر گوتمان هەریز نەبی بە ئینگلیزیەکە قیچەکمە لەو شەفەهی بیوەبی لە دەست مشرفی قوتار بین. لێرە مەبەستەکەم ئەوەیە، بەڵام لەو سەفی 4 یەکسەر زەحمەت نابی، فەقیری 1 و 2 3 بۆیە گوتم لە یەک هیچ لە یەک زەحمەتە، بەس لە 2 دەبی بەرەبەرە نسبەکەی کەمکەوە، نسبەی خوێندنەوەکەی مەسا هەمووی لە بۆ نەخینیەوە، لە 3 دەبی ئامادەی بکەی لە بۆ 4. حەلی وەسەط لە بۆی ئەوە لە ترسی وەزارەت دەرچی دەکرێت لەسەر وایت بۆرد بنووسی، دەکرێت بە داتەشۆ بنووسی، بە وەرەقە نەیدێ شاشەی لۆ دابنێ. ئەوەش یعنی فکرەیە وەکو حەلی وەسەتە، نە لەسەر وەرەقەیە نە بە شەفەیە. نەتانگۆ لەسەر وەرەقەی نەبی، خۆ نەتانگۆتی لەسەر سلایدی نابی یان لەسەر وایت بۆردی نابی. دەکرێت لە بۆیان بنووسی، بەڵام لە بۆیان نەخینیە، بەس بە خەتەکی جوان بنووسێت، کەسەکی قەت خۆش بیان ئەگە سلایدە خەتەکی وازەح بەکاربینی. تێدەگەڵ ینی تەواو لەگەڵ ئەو ڕەئیەی کە لە پاش 2 ڕابابێن لە 3 تەواو ئامادەبووبی کە لە 4 کە دێتە 4 هیچی لە بۆ نەخوێنرێتەوە، چونکە مامۆستا ئەتوو منداڵ لۆ دێتە مەکتەبی فێری چبی مامۆستا؟ طبعا 2 سکیلمان هەیە گرنگ، 2 سکیل ڕئیسی کە نووسین و خوێندنەوەیە. خۆی دەبی لیسنینگ و سپیکینگیشی تێداوی، جێگرتن و
بەس ئەوە ڕەنگە دواترێ تەتەوری پێ دەکەیت بەڵام لە بیدایەتی خوێندنەوە نووسین نییە بابە لە سەفیە گەڕا لە بۆوەیە لە بۆیە ئێگەرە تو لە بۆی یان نەهێڵی بخینتەوە کو دەزانی فێر بوویان فێر نەبووە وانە دەکرێتەوە هە لەگەڵ مشریفەکانیش بەس بەهادی سیان لەگەڵ بکەن بەڕای من ئەو حەلەش وەسەتە کە بتوانانی لەسەر وایتبۆرد بە خەتە چی خۆش بنووسی یان لەسەر سکرین لەسەر داتەشۆ بە خەتە چی وازح بنووسێت تێدەگەم وازحا دەست خۆش بی زۆر باشە دەست خۆش بەڵێ مامۆستا فەرموو ئەزن هەیە قسە بکەم ئارێ وەڵڵا فەرموو تێبینی دەدەم لەسەر ئەو سەبارەت بۆ خاڵەی ڕێزان فەرموو بەڵێ ئەمن پار ساڵ زۆر تەڵەبم یعنی پۆلیەکمان زۆر بوون لە هەر کلاسە چی نزیکەی 25 تەڵەبەمان هەبووە بەڵام ئەمن وا بڕیار ئێستا دەڵێ 50 نەخێ لە هەر کلاسە چی لە هەر گروپەکان بڵێ ئەمن لە کورسی یەکەم یەک دوو جارێک بەس لۆم دەخینەوە ئەوانە چێشیان هەبوو لە ڕوونکردنەوەی پرسیار لۆم ڕوون دەکردنەوە بەڵام لە کورسی دووەم پۆلی یەکەم باز دەکەم لە کورسی دووەم یەک جار ئەوها یعنی بەس وەرەقەکەم دەگرت پرسیار یەکەم ئەوەیە پرسیاری دووەم ئەوەیە پرسیاری سێم ئەوەیە ئیچارەم ئی پێنجەمیش تاو کەوەرەقەم دابش دەکردە سەد بەکان دەمگۆ هیچ پرسیارم لێ مەکەن تاو خۆت و وەڵام دە پرسیارەکان هیچ پرسیاری وەڵام نادەمەوە هیچ پرسیاریان لە منە دەکرد تەماشا وەرەقەکانیشم دەکردن زۆر باش بوون ئەمن بەڕای خۆم ئەوە دەگرێتەوە سەر مامۆستا و شێوازی دەرزگۆتنەوەیان شێوازی یعنی فێریان نەکردبی لەوانەیان وەکو پێویست تەڵەبەیان تێنەگەیان دەبی ئەوە دەگەرێتەوە سەر مامۆستایان بەخۆم یەک بەخۆم هەندێکی دەگەڕێتەوە سەر مامۆستای بەڵام هەمووی نا ئیش بە یەک مامۆستای ناکرێت ئیش بەدەستە جەمعی دەکرێت ئیش بە هەموو مامۆستایان پێکەوە دەکرێت هەنگاوێکی تریش مامۆستا هەنگاوێکی کە مامۆستا ڕێزان ئەوەیە نەگەتو لە ئیمتحانەکان لە بۆیان نەخینەوە هەوڵ بدە لە ئیمتحانە ڕۆژانەکانیش اعتماد لەسەر خۆیان بکەن نەکە بەس لە ئیمتحانەکان بەڵێ ڕاستە دکتۆر دەستت خۆش بی زۆر باش بوو دەست چاوت خۆش بی من هاوڕاین لەگەڵ ئەوەی کە ناکرێ ئەو سکلەی خوێندنەوە لە تەڵەبە بستێنرێتەوە هیچ معیارێک و پێوەرێک نەبێ بۆ بزانین دەزانی بخینتەوە یان نا ئەگەر پرسیارەکان لۆ بخینەوە هەموو جارێ ئەوە اعتماد لەسەر خۆی ناکەن ڕێنوێنی هەشتم هەتا کەسێک پرسیار دەکا بۆ مامۆستا هاوپیشەکانم ئەوەیە مێشتی قوتابی وەک دەفرێک سیر مەکە دەفر یعنی وەکو منزەڵێک وەکو کۆنتەینەرێک ینی زۆر جار مامۆستا دەیەوێت زۆرترین زانیاری بە کورتترین ماوە بگەینتە قوتابی وەک ئەوەی مێشتی قوتابی دەفرێکی بەتاڵبی و تەرخان کرابی تەنها بۆ بابەتی ئەو مامۆستایە کە پێویستە ڕەچاوی بڕی زانیاری پێویست بکەین بەپێی ئەو کاتێک کە لە بەردەستە و باری قورسی سەر ئەستۆ و مێشتی قوتابی لەو هەموو بابەتە فرە جۆرە کە بەداخەوە ئەو بابەتانش نەک یەکتر تاوا ناکەن هەندێکیان یەکتریش دەسەڕنەوە بۆیە باشترە ئەگەر بڕێک زانیاری و زانستی بە سوود و بە تێگەیشتنێکی تەواو بدەی قوتابی وەک لەوەی بڕێکی زۆری پێ بدەی بەڵام بێ سوود بی و بەبێ تێگەیشتن زۆر جار مامۆستا هەیە دەڵێ با ئەو بەوزە ئەشتاوکەم با ئەوەی بڵێم ڕەنگەشت ئەو شت مەبەستی باشە بێت بەڵام بەڕێزان خۆ مێشتی ئینسان مێشتی منداڵ لەو ئەمرێ شتێک نییە کە بەتاڵبی ئەتو بەس تێی بکەیت ئەتو بەس تێی بکەی بەبێ تێگەیشتن دوو بەس دەرسی توی نییە لەبێر گوتمان ژیان بەس خوێندن نیە دەرسیش بەس مادەی تو نییە دەبێ حسابی ئەوە بکەیت کە ئەوە 6-7 مادەی تکەی هەیە دەرسی تکەی هەیە کە ئەوانیش ڕەنگە وەکو تو بکەن ئەوە دەبێتە تێکەڵبوونی بابەتەکان جیا دەکرێتەوە یعنی شتەکانی پێویستی بە جیاکردنەوە هەیە زۆر باشە پرسیاری تر ئەگەر هەبوو هەوڵ دەدەم پرسیار نییە ئەو پرسیارێک لە چات دەنووسم فەرموون
ئەگەر شەمەندەفەرێکی کارەبایی بەرەو باشوور بڕوا دووکەڵەکەی بە چه ئاراستەیەک دەبێت؟ بینووسن لە چات دەینووسن بە قسە دەڵێن. زۆر باشە مامۆستا ڕێزان، مامۆستا دەروون، دەستان خۆش. لۆنیتی مامۆستا عەزیز دەست خۆش. سومەیە تەواو دەستان خۆش. زۆر باشە با بڕێک بەخەبەر بێنەوەی ئەگەر بەتەمایە خەویان لێ بکەی. یاڵە زۆر باشە دەستان خۆش کارەباییە زۆر زیرەک بوون هەمووی زوو زانی. زۆر باشە نا پرسیارەکە ئاسان بوو. ینی ئەمە زیرەک نەبووین پرسیارەکە بەستەوە نەبوو زۆر کارە ماقول بووە زوو ئەوە بوو نەتیجەی هەبوو. زۆر باشە زۆر باشە. ئەو پرسیارە ئاسان بووە مامۆستا ئامانجش بۆ دەڵێ ها؟ ئەرەوڵە دکتۆر پرسیارەکە ئاسان باسی شتێکم کرد گوتم پرسیارەکان ئاسانی تێدابی زەحمەتی تێدابی وەسەتی تێدابی هەتا هەندێکیان بێ ئومێد نەبن هەر برێن نازانین دەبی تەرجیعیان بکەین وانە؟ دەبایە برێت چەند ئەمپێر کارەبای دەوێتن. لەبەر ریاضیاتەکان پرسیاری قورستر هەیە بەڵام ئەبزام جارێ پێویست ناکە. زۆر باشە. پرسیار کە بە نووسین بوو تۆزێک ئاسانتر دەبی ها بەڵام ئەگەر بە گوتن بوو ئەتوو مێشکت مەجای ئەوەی نییە هەموو شتەکان ڕەبتکە زەحمەتە بەڵام نووسین لەبەر چاوتە زوو دەگەڕێەوە سەری دەگەڕێەوە بیدایەتی شتێک. یاڵە باوجارە پرسیارێکتان لێ دەکەم بە شەفەی باشە؟ نازەوە پرسیارم کردیە یان نا بەڵام دەیکەمەوە. ئەوەی پیاوەکە تەماشای ڕسمەکەی دەکا و پرسیارم کردیە؟ ناوە بزانم ئەوەمان نەخیند پیاوەک تەماشای ڕسمەکی دەکا یەکێک لێ دەپرسی ئەو کەسە چییە؟ ئەویش دەڵێ ئەمن نەخوشکم هەیە نەبرا بەس بابی ئەو کەسەی بابی ئەو ڕسمەی کوڕی باوکمە کاتە ڕسمەکە چییە؟ دەکا بەخۆیتی دکتۆر عەفۆن بەخۆیتی ڕسمەکە بەخۆیتی بەڵێ بەخۆیتی جارشکە بێمەوە بەخۆیتی بەڵێ دووبارەکەەوە دکتۆر زەحمەت نەبی دووبارەکەمەوە ئاسانترە سەری هەرزانترە. پیاوێک سەیری وێنەیەک دەکا یەکێک لێی دەپرسی ئەو وێنەیە چییە؟ دەڵێ نەخوشکم هەیە لێ نەبوو خەتا بوو دکتۆرەکە دووبارەکەی باشە ئاسانتر کەشف بوونیوەی تقریبان. پیاوێک سەیری وێنەک دەکا یەکێک لێی دەپرسی ئەو وێنەیە چییە؟ ئەویش دەڵێ نەخوشکم هەیە نەبرا بابی ئەو کەسە کوڕی بابمە. ئەخە دەڵێ بابی ئەو کەسە کو بەخۆیتی بابی ئەو کەسە کوڕی بابمە وێنەکەی چییە؟ بەخۆیتی برای نییە کاک دکتۆر نەخوشکم هەیە نەبرا بەخۆیتی مس ڕۆژان بەخۆی نەخوشکم هەیە نەبرا گوتم بەخۆیتی ئێستا هەندتان گوت پرسیارەکەی دەبی سقەتان بە خۆتان بیام دەجار ئەتوو پرسیارێک دەکەی وەڵامەکە ڕاستە بەڵام لە بۆی دڵنیابیەوە دەبی هەندێک شەوەشی دروستکە هەتا گومان دروست زانی سقەی بە وەڵامەکەی خۆی هەیە یانە. ئێستا بەخۆیتی تا تەماشای ڕسمی خۆی دەکا بەڵام ڕەنگە کەسێک بڵێ باشە دیێگە بەخۆیتی لۆ دەپرسی کابراوە و ڕسمی خۆیتی و بەخۆشی لە بەرامبەریتی وانە؟ وەیە چێ دەرەوێ؟ منم دەڵێ مادەم لۆ لێ دەپرسن بەشکم ڕسمی منداڵی خۆیتی بەشکم ڕسمی منداڵی خۆیتی زۆر باشە دەستان خۆشی. پرسیاری تر ئەگەر هەیە وێنەی گەنجیتی ها تابان نووسیتی تەواو ئەو ئەگەر کەسەکە پیر بوو دەست خۆش تاوە. زۆر باشە بەڕێزان ئەو دیسان شتێککە هات یاڵ ئەوەی تازە بوو خلاص. بەڕێزان ڕێنوێنی نۆیەم مامۆستا هاوپیشەکانم تکایە وا تەعامل لەگەڵ تەڵەبە مەکە وەکو عەبدی توبی تابی بەندەی تۆ نییە. مامۆستا نابی
قوتابی وەک بەندەیەکی بێدەسەڵات تەمەشا بکە و بە کەیفی خۆی ئەو هێز و دەسەڵاتە کاتیەی کە ئەرکی مامۆستایەتی پێی بەخشیوە بەکاری بێنێ بۆ چەسانەوەی قوتابی بە ناوی چش بە ناوی کۆنتڕۆڵکردنی پۆل و نیشاندانی جدیەت. پۆل بە ترس کۆنتڕۆڵ مەکە بەڵکو بە ڕێزگرتنی دوولایەنە و متمانە. قوتابی بەندەی تۆ نییە چۆنت بوێ وای لەگەڵ بکەیت، چیت بوێ ئەوەی پێ بڵێ. ترس و تۆقاندن و چەچی نمرە بۆ ماوەیەکی کاتی لەبەردەستن. تۆش تەنها بۆ چەند کاتژمێرێک لە پۆلی ئەو قوتابیە لە ماوەی هەفتەیەک بۆ چەند مانگێک دەبی مامۆستای. بۆیە بیر بکەوە ترسێکی کاتی یان ڕێز و متمانەیەکی هەمیشەیت دەوێت کامەی هەڵدەبژێری. دەتوانی ئەو هێز و دەسەڵاتە کاتیە بۆ مەبەستی ڕێزگرتن و ڕێنیشاندان و ڕێنوێنیکردن بەکاربێنی کە قوتابی هەتا هەتایە سودمەند دەبێت. چێ لەگەڵە چێ لەگەڵ نییە ئەوە ڕێی خۆمە بەڕاستی. کەسەیە تعلیقی هەبی؟ قسەیەک، پرسیارێک، جوابێک؟ چکە بەڕاستی مامۆستامان هەیە وەکو عەبد تەسەڕوف لەگەڵ تەڵەبە دەکا بە کەیفی خۆی، هیچ حسابی لە بۆ ناکە، هیچ حساب لە بۆ هەستەکانی ناکە، لە بۆ دەرونی ناکە، لە بۆ ویست و حەزەکانی ناکە، بە ترس و تۆقاندن و زۆر جاریش بەداخەوە چەچی نمرە بەکاردێ. حساب بکە چەند مانگێک مامۆستای ئەوەی، لەو مانگەش دەڵێن چەند هەفتەیەک، لەو هەفتەیەش چەند ڕۆژەکە، لەو ڕۆژەکەش چەند سەعاتەکە. ینی لەوا دەکەی ڕچی لێت بتەوە، لەوا دەکەی ڕچی لە کەسانی ترش بتەوە بە واستەی ڕچی لە دەرسەکەش ببیتەوە. لەوا ناکەی ئەوها لە دوا ڕۆژێک کە لە دەورەیەک دەبن کەسێک بە باشە ناوت بینی وەڵا مامۆستایەکمان هەبوو ناوی ئەوە بوو لەو کاتێ وای کرد لۆی ئەمن تەشجیع بووم. ها چەند گرنگە بەڕاستی. زۆر باشە. پرسیاری تر ئەگەر کەسێک دەوێ ئیزافەیەک قسەیەک بکە؟ کەس نەبوو؟ مامۆستا ڕۆژان چەندمان پێگوتن چەند سەعاتەوە؟ ئێستا ساعتێک و 25 دقیقە. وڵا کاک دکتۆر ئێستا ئەمنیش ینی هەستم بە کاتی نەکرد بستفە تەرکیزم کرد هەشام کرد ساعتێک و 25 دقیقە قسە دەکەی. هەر هیچ هەستم پێ نەکرد. ئەرێ وەڵا پێم سەیرە. مامۆستا تابان پرسیاریە با پرسیاری مامۆستا تابانیش وەرگرین ئەوجێ دوای ئەو تێ دەخینینەوە. فەرموو مامۆستا تابان. سڵاو کاک دکتۆر. سڵاو مامۆستا. کاک دکتۆر پرسیارێکم هەبوو ئایا ئەو مەنهەجەی کە ئێستا مثلەن خاستە لایەنە ئەدەبیەکان کە لە بۆ قوتابی زۆربەی شتەکان دەرخیاتە بۆ نمونە دێری شەعرە بە عەرەبی بە کوردی یان لە لایەنی کۆمەڵایەتی ئایا ئەو لەبەرکردنە ئەو ئەزبەرکردنە ئاستی قوتابی بەرز دەکاتن؟ بەڕای من نەبەرزی دەکات نە دیاری دەخات. چونکە بەڕاستی لەبەرکردن توانایەکی تایبەتە. ینی گوتت کە گوتم یانی لەبەرت بوو چی؟ ینی بەبیرت دێتەوە کاتە تو بەس تاقیکردنەوەی چ دەکەی بە بیرهاتنەوە دەکەی. بەڵام ئەگەر وەڵا ئەگەر ئلقای تێدابی شعرەکە بڵێ وەرە بە حرەکاتەوە بە تەمسیلەوە بیکە ئەمن پێم باشە ئەوە وەرە بە تێگەیشتنەوە بیکە وەرە بە دەنگ بۆم بڵێ لە چێ سترێس دادنەی لە چێ ڕادەوەستی لە چێ کۆتایی پێدێنی لە چێ بەرز دەبیەوە لە چێ نزم دەبیەوە ئەوەم پێ زۆر معقولە بەڕاستی. بەڵام ئەتو وەرە بڵێ بەیتێکی شعری لە ساڵی ئەوەندە نووسرایە وەرە لە بۆم برێوە ئەمنەوەم پێ تاقیکردنەوە نییە و ئازایەتیش نییە ئەگە لە بیرت بی و نەزانیش نییە ئەگە لە بیرت نەبی چکەوە سکیڵێکی تایبەتە. بەداخەوە ئەو داخلی ئەوە کرا. من ناڵێم ئەدەب نەخێنی ها ئاگادار بە من ئەدەب زۆر پێ باشە بۆ تەقویەکردنی زمان بۆ بەهێزکردنی زمان بۆ ئاشناکردنی بە زانیاری پێ زمان. من مەبەستم لە تاقیکردنەوەی لەبەرکردنە لەو جزء لەگەڵ نیمان. بەڵێ لەبەرەوەی ئەمن وەکو داچی تەڵەبەیەکی یعنی نەک ئێستا وەکو مامۆستا قسەی بکەم یعنی ئەو کاتانەی کە قوتابی لە ماڵەیە خۆمان کە دەزانین کەرتی تایبەت فەرقی هەیە لە گەردەوامی حکومی ئەمە زیاتر لە مەکتەبین و ئەرکەکان زیاترە لە بۆ منداڵی ینی منداڵ ئەو کاتی کە لە ماڵەیە ئەوەندەی بە لەبەرکردنی ئەو برێن ئی کوردیە عەرەبیە یان کۆمەڵایەتیە کاتەکانی کە پێی دەڕواتن باوەڕ بکە ینی ئەوەندەی کاتەکە بە حەلکردنێکی بیرکاری یان بە حەلکردنێکی ساینسی ناڕواتن. بەس لەوەی ینی حەزم دەکرد لەبەرەوەی ئێستا بخۆش وەرە شعرێکی 5 ئیبتیدایی 6 ئیبتیدایی نازانم لەبیرم نەمایە یان
ئاەتەکە لە بیرم نەمایە ئەوەی کە خوێندی زەحمەتە من پێم وایە زەحمەتە بەڕاستی من پێشم وانە سەرکەوتوبی ئەنی بۆ بەرزکردنەوەی ئاستی تەڵەوەکەی ها بۆ پێویستی شتێکە بۆ گوتمان بۆ بەهێزکردنی زمان شتێکە بۆ قووەتی تعبیر یان هێزی دەربڕین شتێکە ئەدەب زۆر زۆر باشە ئەدەبیاتە هەموو شتەکان ئاینە بەڵام بۆ لەبەرکردن من پێم وایە ئازایەتی قوتابی تێدانی ئازایەتی مامۆستاشی تێدانە ئیلا ئەگەر دیسان دەڵێن لەحنی پێ بدە ئاوازی پێ بدە زۆرێک هەیە مەسەڵەن ئێستا گۆرانیەکانیان ئەو سرودانێکە لەبەر دەکرێت بە ئاواز لەبەر دەکرێت ئەو کاتە ڕەنگە هەم ئاسانتر دەبی لەبەرکردنەکە هەم لە بیر هاتنەوە بە بیر هاتنەوەشی سریعتر دەبێت. زۆر سپاس کاک خۆشمانێکی باش وانەی یان تێبینی یان ڕێنوێنی دا بۆ مامۆستا و پیشەکانم ئێستا هەڵگرانی بڕوانامە زیاتر بوون لە وەزارەتی پەروەردە بڕوانامە بەرزەکانی دکتۆرایە ماستەرە یان بەکەلوورێسێ هەیە پەیمانگای هەیە بەڵام تکایە نازناوی زانستی بڕوانامەکەت بەسەر قوتابیاندا مەکە هەر بڕوانامەیەک یان نازناوێکی زانستیت کە بەدەست هێناوە پیرۆزت بی بەس لەبیرت بی ئەوانە دەستکەوتی شخصیە لە بۆ خۆتن نابی نازی ئەو نازناو بڕوانامەی بەسەر قوتابیەکانت بکەیت چکە قوتابی چاوەڕێی زانستێکی عەمەلی و بە سوود لە تو دەکا لە مامۆستا دەکا حەز دەکا بە شێوەیەک پێی بگوترێ بە ئاسانی تێی بگا و کەسیش منەتی گەیاندنی لەسەر نەکا هیچ گرنگی نییە لەوەی ئەو بڕوانامە و زانستی نازناوی زانستێت چییە بۆ قوتابی کەسێکی ڕێزگر محتەرەم کەسێکی احترامی بەرامبەر بگرێ کەسێک کە زانیاریەکانی دەتوانێت باشتر بگەێنێ لە کەسێکی خاوەن بڕوانامەی بەرز و نازناوی زانستی زۆر باشترە کە ڕێز لە قوتابیەکان ناگرێ و نەتوانێت زانیاریەکانی پێ بدە بۆ نەگەر سەرم ێشاندن مامۆستاوان دەست بەرز کردەوە دیسان دەتێ قسە بکە یان هەر ئی پێشترەیە نەعەفکا گوتەرەوەی پێشتر ما باشە بەڕێزی سپاس کەسی تر پرسیاری هەیە بەڕێزان ئەمن مانعم نییە هەندێک وەقتی تریش ئیزافە دەکەم ئێستا دەونیوە ئەگەر کەسێک پرسیاری هەبێ ئەو وانانە گوتم 21 دانەیە بەهۆ بە بۆنەی سەدەی 21ەوە ئەگەر حەستان کرد دەتوانین بەسەری ئەی بڕۆین ئەگەرنا لەگەڵ سلایدەکاندا هەیە کێشەم نییە سلایدەکانیش دوای لە بۆ مامۆستا ڕۆژان مامۆستا ئامادە شەربیان دەنێرێت کەسی تر پرسیاری هەیە بەڕێزان پرسیار نییە بە یەکدانێک تێ بخێنینەوە ئەگەر ئەجارەکە هەیە ئەتا ئەگەر پرسیارێکە ئەوانش جواب بدەینەوە یازدە ئەوەش زۆر گرنگە لەبەر یەک یان دوو نمونەی بێباک یان لاموبالی تەڵەبە تووڕەیی خۆت بەسەر هەموو قوتابیاندا هەڵمەڕێژە باسیەوەمان کرد لە پۆلێکی چەندین کەسیدا ئاساییە هەموو قوتابیەکان لە یەک ئازدا نەبن لە ڕووی ژیریان لە ڕووی کەسێتیان لە ڕووی جدیەت و لە ڕووی تێگەیشتنیان بۆیە هەوڵ بدە لەبەر یەک دوو قوتابی کە بێباکن لاموبالینە کە نازیرەکن ناڵێم تەمبەڵن تووڕەیی خۆت بەسەر هەموو قوتابیاندا هەڵمەڕێژە و تەڕ و وشک پێکەوە بەسووتێنە زۆر لە قوتابیان هیوایەکی زۆریان لەسەر خوێندنەکانیان هەڵچنیوە تامەزرەی فێربوونن خەونی گەورەیان هەیە بۆیە خۆ تووڕەکردنی تۆ لە هەمووان بەهۆی یەک دوو قوتابی لەوانەیە ئەو قوتابیە جددی و خاوەن خەونانە سارد بکاتەوە و بێهیوایان بکات و خەونەکانیان لێتار بکات زۆر باشە پرسیار ئەگەر هەیە ئامادەینە ئاسیەوەشمان کرد لێک لە سێشنەکان بڵێ نازانم باشترە لەوەی زانیاری هەڵە بدەیت مامۆستا پێویستە لە فێربوونی بەردەوام بێت هەموو هەوڵێکیش بدا زانیاری و ڕۆشنبیری خۆی زیاد بکە بە تایبەتی لە بواری پسپۆڕی ئەو بابەتەی کە بە قوتابیانی دەڵێ ڕۆژ دوای ڕۆژ بۆی دەردەکەوێت کە ڕۆژی پێشتر کەمترت دەزانی لەوڕۆ وێ ئەگەر پرسیارێکت لێکرا نەتزانی زۆر ئاساییە بڵێ نازانم نەک هەوڵ بدەیت خاوەن پرسیارەکە بشتێنیەوە یان زانیاری هەڵەی پێ بدەیت دەستەواژەی نازانم زۆر گرنگە بۆ مامۆستا چکە خۆ مامۆستاش مرۆڤە نەک هەمووشت زان بەڵام دەکرێت بە شێوازێک ئەو دەستەواژەیە بەکار بهێنرێ
کار نەکاتە سەر متمانەی قوتابی بە مامۆستا. بۆ نمونە دەتوانێت بڵێ پرسیارێکی جوان و گرنگە بەڵام ببوورە ئێستا لە وەڵامەکەی دڵنیا نیم، هەوڵ دەدەم بۆ جاری داهاتوو وەڵامێکی درستت بۆ بهێن. دەتوانی بە قوتابی بڵێ دەست خۆش نامەوێ وەڵامێکت پێ بڵێم کە دڵنیا نەبم تەواو دروستە، بۆیە دواتر وەڵامەکەت بۆ بهێن. بەم شێوەیە تۆی مامۆستا متمانەت لەگەڵ قوتابیەکە بەهێزتر دەبێت، هەروەها ئەوانیش لە داهاتوودا فێر دەبن کە بڵێن نازانم لە کاتی پێویست. هەندێک کەس کە دەڵێ نازانم بڵێ نازانم وا دەزانی کەم و کورتیە، نەخێر ئەوە ئەو پەڕی تێگەیشتنە، ئەو پەڕی زانیاری هەبوونە، بەڵام تۆ ناتەوێ شتێک بڵێ کە لێی دڵنیانی یان هەڵێ بە هەڵە پێیان بوو. وڵات جەماعەت خۆیان کە کردیان دەیانەوێت بەردەوام بمیان دەیانەوێت ڕاوستم جە کامەیانە لە چاتی بنووسن بەردەوام بینیان ڕاوستن فەرموو بینووسن لە چاتەکەی. ئەگەر کەس پرسیاری نییە نەگەر ئیشیان هەیە دەتوانین کۆتایی پێبین مامۆستا ڕۆژان مامۆستا ئامانج، ئەگەر نا ئەوە بە سەریعی ئەوانە بەس پیشان دەدەین هەتا لە ڤیدیۆیەکە دەرچی. وڵا بەپێ ئەوەی هەندێکیان چوونە دەری لە خەت دیارە کاتیان تەواو بووە لۆیەگەر بە کورتی نازانم ئەوە با بەردەوام بیتن لە نامەی تایبەتیش لۆم دەنێرن لەوێن دەربنووسن لە دیاتی بە نامەی تایبەت ئەوە نووسیتیان ئەو نووسیتیان مەجموعەک نووسیتیان ئالا نووسیتی سارا نووسیتی بێری نووسیتی بە کورتی هەوڵ دەدەین لە خلالی لە بینی 5 لە بۆ 10 دقە تەواوی بکەین. باشە 5 دقە تا زیاتر نامەی دەنێرن دەڵێن لۆیە دەنجی ناکەین دەمانەوێت بەردەوام بیتن. باشە ئەوانە تەواو دەکەین ئەوانی کە دامنە دوایش گوتم بە سلایدەکان دەنێرم باشە دەست خۆش لە خلالی زیاتر نەبی لە 10 دقە تەواوی دەکەین ئەگەر ئیشێک شتێکیانەیە تەمام. دەستان خۆشەوە هەر دەڵێن بەردەوام بە. کاکتۆر هەموو تەوزی حەق لە بۆ ئەو مۆزوعی هەندێک کاتوچێ قسەی دەکەم لە ناو پۆلێ یان لە کۆبنەوەکان دەبینم هەموو ئەو کەسانی لە بەرامبەر من ئەوە دادەنیشن بەبێ دەنجی لان لە خۆم تێ ناگەم ئایا ئەوانە هەستیان لە من ڕاگرتیان بێزار ئەوە لە ئۆنلاین زەحمەت تریشە ڕوبەڕوو ئاسانە لە ئۆنلاین نازانی کابرا لە بنجەیە لە سەقەلەفەی پاریدایتەوە یان لە جێچکە تەمەشات دەکات بەڵام ڕوبەڕوو دەتوانی بە مەلامحی دەموچاوی تێ بگەیت ئایا کابرا لەگەڵتە یان بەس چاوی ئەبلەق ڕاوەستایە بەس تەمەشات دەکات ئاگایان دەتونێت لەبەرەوە زۆر زار دەڵێن کاکە لە چاتەکەی بنووسە دەست خۆش سپاس. زۆر باشە. 13 وەکو مامۆستا تکایە هەرگیز ڕۆڵی پەروەردەیی خۆت لەبیر مەکە لە کاتی تاقیکردنەوەکان. ڕۆڵی خۆت لەبیر مەکە تۆ مامۆستا و پەروەردەکاری نەک پۆلیس، بۆیە پێویستە زۆر بە وریایی مامەڵە بکەیت لەو کاتەی کە لەو کاتە هەستیارانە تەڵەبە زۆر پرخشارە عەسەبیە زەختی لەسەرە ئەتوژەگەر وەچی وی بکەی یعنی ئەوە شۆر دەکاتەوە نابی بۆساواتە کەمین دابنێەوە لە بۆ قوتابی خۆت دابنووسێنی هەتا هەڵە دەکا بۆن من هەتا قۆپی دەکا ئەو زەرەکسەر دەستی بگری ئیجا تۆ بچی بیگری و سزای بدەیت بەڵکو پێویستە ڕێگری بکەی لە هەڵەکە بە شێوەیەکی پەروەردەیی هۆشیاری بکەیەوە لە دەرەنجامە خراپەکانی ئەگەر هەڵە بکات. پێویستە لە کاتی تاقیکردنەوەکان هەرگیز کاتی تریش هەرگیز ڕۆڵی پەروەردەیی خۆی لەبیر نەکا چکە قوتابی لەو کاتەدا بەبارێکی دەرونی هەستیاردا تێدەپەڕی بۆیە هەر جوڵەیەکی ناپەروەردەیی ڕەنگە گرفت دروست بکە دوا ڕۆژی ئەو قوتابیەش بفەوتێنێت. ئۆبزان مامۆستا بێری پرسیارێکی کردیە مامۆستا بێریبان قەرەنی چارەسەر بۆ قوتابیانە چییە کە خوێندەواریان باش نییە ناتوانن وشەکان باش بخوێنەوە بۆن منە هەندێک قوتابی هەیە پێناسەکانی زانست کە ڕۆژانە زۆر دووبارەی دەکەوە لەبەری دەکا بەڵام هەمان پێناسە ناتوانێت لە نووسین دای بڕێژێ و بینوسێ بەڵام خۆی بەتەنیا وەڵام بدا ئەو ناتوانێت تەنها دەرج بچێت لە ئیمتیحان
بۆزان قەتع بوو هەمان پێناسە ناتوانێت بە نووسین دای بڕێژێ و بینووسێ و لە کاتی ئیمتحان زۆر جار ئەلمەکەی پێیە بەدەم دەتوانێت بڵێ بەڵام ناتوانێت بە نووسین بینووسێ یان کاتی ئیمتحان ناتوانێت ئەسیلە بخوێنێتەوە مامۆستاکە ئەگەر پرسیار بە پرسیار لەگەڵی بێ بۆی بخوێنێتەوە دەرەجەی باش دێنێ بەڵام ئەگەر خۆی بە تەنیا وەڵام بداتەوە ناتوانێت تەنانەت دەست بچێت لە ئیمتحان من بەڕای من ئەو خەلەلە تو نابی بەردەوام بی لەسەر ئەو خەلەلە دەبی لە شوێنێک لە شوێنەکان ڕاست بکرێتەوە ئەو خەلەلەیان ئەو کەم و کوتێکەیە کە تەڵەبەیەک نازانم باسی چ قۆناغێک دەکەی بەڵام بگاتە ئەو قۆناغەی کە بۆ نمونە زانست بخوێنێ نەتانی بخوێنێتەوە ینی کێشەیەک هەیە کەم و کورتێکەیە دەبێت بەرەبەرە ئەو خوێندنەوەی بۆ کەم بکرێتەوە مامۆستا بێریبان چکە باسمان کرد خوێندنەوە یەکێکە لەو سکیڵانەی کە قوتابی بۆی دێتە قوتابخانە قوتابی بۆچی دەنێرنە قوتابخانە فێری زانست بێ فێری ماتماتیک بێن بەڵام لەسەری ئەوانە فێری نووسین و خوێندنەوە بێت نووسین و خوێندنەوە ئەگەر تو دەڵێ ناتانی بنووسی کاتە خەلەل لە سکیڵی نووسین هەیە ئەگەر دەڵێ ناتانی بخینتەوە کاتە خەلەل لە سکیڵی خوێندنەوە هەیە لەبەرەوە دەبی معالەجە بکرێت ناکرێت ئەتو بەردەوام بی لەسەر ئەو خوێندنەوە لە بۆی چارەسەریش زیاتر ممارەسەکردنە نەک ئەتو کاراسانی لە بۆ بکەی لە بۆی بخینیەوە بەڕای من ئەگەر هەر لە بۆی بخینیەوە ئەو هەر کەمتر فێر دەبێت هەر لە شوێنی خۆی دەوەستێت بەڵام ئەگەر جارێک بۆت نەخوێندەوە دوو جار بۆت نەخوێندەوە سێ جار بۆت نەخوێندەوە ئەو مەجبورە زیاتر بحاولە بکە مەجبورە زیاتر هەوڵ بداتن چاردە مامۆستا ڕۆژان باسی شتێکی کرد لەوە نزیک بوو ئەزمموی خۆت ئەجێ دەڵێم ئەزمموی تاڵی قوتابی بوونی خۆت بەسەر قوتابیەکانت تاقی مەکەوە بەڵێ وەختی خۆی ئەمە ئەو هامان دەکرد ئەو ها و مامۆستا ئەو های لەمە دەکرد ئەوجە بە خراپەکە ئەتوش بچی هەمان شت لەگەڵ تەڵەبەکان بکەوە هەموو مامۆستایەک بە ئەزممون و قۆناغی قوتابی بووندا تێپەڕیوە لەو کاروانەشدا شیرینی و تاڵی بینیوە و چەشتووە بە دەستی ڕۆژدار و بە دەستی ژینگە و بە دەستی مامۆستاکانی و بە دەستی بەڕێوەبەر و هەندێک جار بە دەستی هاوڕێیەکانیشی هاوپۆلەکانیشی هەوڵ بدە خۆت بە دوور بگرە لە تاقیکردنەوەی ئەزمموی تاڵی قوتابی بوونی خۆت بەسەر قوتابیەکانت بۆچی دەبێ ئەوانش بە نێوان هەمان تاڵیدا بڕۆن هەمان ئەزمموی تۆ ببینن سەردام لە گۆڕاندایە و مرۆڤش بە گوێرەی ئەو گۆڕانکاریانە دەگۆڕێ پێداویستەکانیشی دەگۆڕێ بۆیە مەرج نییە ئەوەی بۆ نەوەی تۆ باش بوو بێ بۆ نەوەی ئێستا سوودی هەبێت زۆر باشە دەستێنگۆش خۆش مامۆستا نورا مامۆستا فێنێک مامۆستا بێریبان قەرەنی دەستان خۆش ئۆکێ زۆرمان نمایە ئینشاڵڵا باوەی دەکەیت 15 ڕەزیلی لە بەخشینی زانیاری بە سوود مەکە بە هیچ شێوەیەک هەوڵ مەدە زانیاری بە سوود لە قوتابی بشاریەوە و لە سینەتدا حەبسی بکەیت چاوەڕێ مەکە قوتابی داوا بکە ئینجا ئەو زانیاریانەی پێ بدەیت بەڵکو دەبێت بە خۆت بە دوای دەرفەتێکدا بگەڕێی شوێن بۆ وتن و گەیاندنی ئەو زانیاریە بە سوودە بکەیەوە هەرگیز لە زانیاری بەخشیندا ڕەزیلی مەکە ینی بەخیل مەبە مامۆستایە نایاب ئەوانن خۆیان زانیاری بە سوود بە قوتابیان دەدەن بەبێ ئەوەی داوایان لێ بکرێت بێ ئەوەی ناچار بێ بێ ئەوەی هەست بە فشار بکە چونکە ئەوە بە ئەرکی خۆی دەزانێت زۆر مامۆستا هەیە ڕەزیلە معلوماتەکەی نادا دەڵێ ئەگەر تەڵەبە پرسیاری کرد پێی دەڵێم ئەگەر نا من چ ئەوم هەیە بەڵام غەڵەتی بەڕێزان لەو شتەی غەڵەت 16 تکایە ستایشی خۆت مەکە لە بەردەم قوتابیەکانت مەدحی خۆت مەکە هەوڵ بدە خۆت بە دوور بگرە لە خۆستایشکردن لە بەردەم قوتابیەکان و لە ناو پۆل چونکە ئەوان خۆیان تۆ زانستەکەت بە عەمەلی دەبینن خۆیان بڕیار دەدەن زۆر جار خۆستایشکردن کاریگەری پێچەوانەی دەبێت عەکسیە دەورەکەی لێگەڕێ با هەڵسوکەوت و ڕێز و زانست و شێواز و کردەوە و دەستکەوتەکانت خۆیان لە جیاتی تۆ قسە بکەن و قوتابیان خۆیان بگەنە ئەو دەرەنجامەی تۆ مەبەستە پێشەوەی تۆ هیچ لەبارەی خۆت بڵێ قوتابیان بە دوای پاشخانی تۆ گەڕاون بە دوای خەلفەی تو گەڕاون تا ڕادێک زانیاریان لەسەر کۆ کردیتەوە چ لە ڕێگای ئاشنایەتی بێ یان لە ڕێگای دەمی قوتابیانی پێش خۆیان بێ بەڵام ئەوان بڕیاری کۆتایی لەسەر خۆت و زانست و کەسایەتیت نادەن تاکو بە شێوەی کردداری
کەسێتی تۆ و زانست و هەڵسوکەوتت نەبینن لەبیرت بێ ئەو کەسەی دڵنیا بێت لە خۆی لە زانستەکەی پێویستی بە خۆستایشکردن نییە و نابێت مەدحی خۆت مەکە چکە تەڵەبەکان دەبینن و دەزانن سومەیە دەڵێ خاڵێکی زۆر مهمە قوتابی بێزار بۆ مامۆستا هەندێ مەدحی خۆی بکات لەناو سەفێ ماردین دەڵێ ئەو نقطەی مهمە شەونم دەڵێ قوتابی هەیە زۆر زیرەکە لە خوێندنەوە بەڵام هەر فێر بووە مامۆستا لەوێ بخینتەوە وەک بڵێ تااقەتی نییە لۆ خۆی بخینتەوە هیوادارم زیاتر قوتابی پشت بە خۆی ببەستێ جارێک دوو جارە و تەواو فێر دەبێت تەواوە مامۆستا شەونم مامۆستا وا فێری کردیا کە اعتماد لەسەر خۆی نەکە دەبی لەو ڕۆ بڕیار بدەیت چیتر لە بۆیان نەخینەوە بەڕێزان چکە غەدریان لێ دەکەیت تکایە ئیدارەی کۆشش دەکرێت ئەنگۆش دەست پێکرد کە بتوانن کەمترین جار کەمترین خوێندنەوە لە بۆ تەڵەبەکان بکرێت تا بتوانن لە داهاتوو اعتماد لەسەر خۆیان بکەن و ئەو مەهارە و کارامەی خوێندنەوە کە لە بۆی هاتوون تحقیق بێ ناکرێت قوتابیەک لە لای تۆ دەربچێ وەڵام نەتوانی بخوێنێتەوە چکە ئەوە لەسەر سومعەی مەکتەبەکەش ڕاتەوەستی ئاگاداری زۆر باشە و 16 بوو 17 عفو بگورە 17 زۆر باشە بەداخەوە هەندێک حاڵەتی وا ڕوویدایە ئاین و ئایدۆلۆجیا تێکەڵ بە پیشەکەت مەکە بۆ ئەوی بیسەلمێنی کە تۆ بەڕاستی شایستەی هەڵگرتنی نازناوی مامۆستایەتی هیچ کاتێک ئاین و ئایدۆلۆجیا تێکەڵ بە پیشەکەت مەکە لە کاتی هەڵسەنگاندن و مامەڵەکردن هەرگیز بەهێڵە جیاوازی ئاین یان هاو ئاین بوون و هاو مەزهەب بوون جیاوازی ئایدۆلۆجی و هاو ئایدۆلۆجی بوون کاریگەری هەبێت لەسەر هەڵسەنگاندن و گرنگی پێدان باخ پێدان چکە مامۆستای سەرکەوتوو لە هەڵسەنگاندندا بابەتیە وەتە مەوزوعیە ئۆبجێکتیڤە و لە مامەڵەشدا یەکسانە لەگەڵ هەموو قوتابیەکان ناکرێ بڵێن ئەو قوتابیە ئاینی لەگەڵ من یەکە یارمەتی دەدەم یان مەزهەبی لەگەڵ من یەکە یارمەتی دەدەم بەڵام ئەوە غەیرە دینە ئەوە وایە ناکرێ ئەو دوشتە یان ئایدۆلۆجیایە ئایدۆلۆجیای فکریە حیزبیە یان هەر شتێکە تێکەڵ بە هەڵسەنگاندن بکرێتە 18 تکایە هەرگیز لەسەر بنەمای ڕەگەز و ڕوخسار هەڵسەنگاندن مەکە هەڵسەنگاندن پێوەری فرەجۆر و دیاریکراوی خۆی هەیە کە پێشتر دەبێت قوتابیەکانتی لێ ئاگادار بکەیەوە بەڵام لەبیرت بێ ڕەگەز یان ڕوخسار لە هیچ پێوەرشی زانستی شوێنیان نابێتەوە یەکێک لە بنەماکانی سەرکەوتنی مامۆستا بریتە لە تێکەڵ نەکردنی پێوەرەکان و ڕێگە نەدان بە هۆکاری نازانستی ناعیلمی وەکو ڕەگەز وەکو ڕوخسار بۆ ئەوی ببنە بنەمایەک و هەڵسەنگاندنی قوتابی ئەو دوشتە هەر مامۆستایەک ڕەگەز و ڕوخساری قوتابی کاریگەری لەسەر هەڵسەنگاندنی بکات پێویستە بە دوای ناوێکی تردا بۆ خۆی بگەڕێ نەک ناوی پیرۆزی مامۆستا لەکەدار بکات بەداخەوە ئەو کێشەیە هەیە ڕەگەز زیاتر لە پۆلە بەرزەکانیان ئەوانی سەروتر ئەو بەرچاو دەکەێت بەڵام دەبێ ئاگاداربی لەسەر شکل لەسەر ڕەگەز لەسەر شێوە هەرگیز تێکەڵی هەڵسەنگاندن مەکە 19 مامۆستا دەبێ پەرۆشی و حەزی فێربوونی هەبێ گوتمان دەبێ منداڵەکان وا فێر بکەن حەزیان لە فێربوون بێ خۆ ئەگەرە تۆ حەزت لێ نەبی ناتوانانی ئەویان فێرکەیت باشترین مامۆستا ئەوانن ئەو حەز و پەرۆشیەی خۆیان بۆ خوێندن و فێربوون هەیانە بیگوازنەوە بۆ قوتابیەکانیان مامۆستا دەبێ خۆی حەزی لە خوێندنەوە بێ حەزی لە خۆ فێرکردن بێ حەزی لە فێربوونی بەردەوام بێ تاکو بتوانێ هەمان ئەو پەرۆشی و ئەو حەزەی لە قوتابیەکانیدا بچێنێ بیستومانە لەبەر یەک مامۆستا قوتابی خوێندن و فێربوونی خۆشویستووە یانیش لەبەر چاوی کەوتووە لەبەر یەک مامۆستا قوتابی هەندێک جار ژیانی خۆش دەوێ یان ژیانی لەبەر چاو دەکەوێت لەبەر یەک مامۆستا ڕەنگە ڕێچکەی ژیانی چەندین قوتابی بگۆڕێت بۆیە تۆی مامۆستاش هەوڵ بدە سەرچاوەی ئیلهام و پەرۆشی و حەزی فێربوون و خۆشەویستی ژیان بە بۆ قوتابیەکانت بگورن ئەگە هەندێک جار خینەوەکەم وەکو نازانم وەکو شاعیرانە یان بە حەماسەتەوە چکە بەڕاستی ئەو لە دڵەوە دەرچیا و ئەوانە هەمووی فەلسفەی پەروەردەیی خۆمن کە هەم جێبەجێیان دەکەم هەم دەشمەوێ زۆر بگات بە مامۆستایانی بەڕێز مامۆستا ئاڵا پرسیارێکی تری کردووە دەربارەی ئەرکی ماڵەوە بابەتی بیرکاری دەتوانین بڵێن تەواوکەری وانەی ناوپۆلە زۆر جار دایک و باوک بەشدار نین و هەوڵ نادەن لەو پرۆسەیە یارمەتی دەربن ئایا مامۆستا دەتوانێت پشت لە ئەرکی ماڵەوە بکە
زۆر کاتیش دایکان و باوکان حەلی دەکەن ئاگاداریش کراینەوە بەڵام بەردەوامن و لە کاتی نمرەدانانیش جەخت لەوە دەکەنەوە کە هەموو ڕۆژواجبەکانیان کردێ دەبێت نمرەی تەواو وەربگرن. دەست خۆش مامۆستا ئاڵا لە بۆ پرسیارەکەت. خۆش مامۆستا ئاڵا لە بۆ پرسیارەکەت. من پێم وان نییە ئەرکی ماڵەوە دەبێت دەستبەرداری بی، بەڵام بەڕای من زۆربەی بەشی زۆری ئەرکەکان لە ناو پۆل بکرێ باشترە نەک لە ماڵەوە، تاکو لە ناو پۆل ئەگەر تەڵەبەکە تێنەگەیشت بوو ئەگەر پرسیاری هەبوو پرسیارەکە لە تو بکە، نەک لە ماڵێ ئەگەر تێنەگەیشت بوو داچی لە بۆ حەل بکە، بابی لە بۆ حەل بکە، خوشکەچی یان لە جیرانەچی یان لە کەسێکی تر وەربگرێت. من پێم وایە ئەرک زۆر گرنگە، نەک بڵێن ئەرکی ماڵەوە بە تەنها نەڵێن ئەرکەکان دەبێت لە ماڵەوە بێ، بەس بڵێ ئەرک و پرۆژە لەکوێ کرا، لە ناو پۆل کرا، لە ناو تاقیگە کرا، دەکرێت ئەنجام بدرێت. من پێم وایە دەستپێکی ئەرکەکە پێویستە لە ناو پۆل بێ، دەکرێت تەواوکاریەکە لە ماڵەوە بێ، بەڵام ناکرێت هەموو ئەرکەکە لە ماڵەوە بێت، ئەگەر تێنەگەیشت بێ ئەتوو لەبەر دەستینی تا پرسیارت لێ بکە. وەکو گوتمان مانەوەی زانیاری ئەگەر تو دەرسی بیرکاریت لە پۆلی یەکەم لە وانەی یەکەم لە ڕۆژەکە خوێندێ، باوڵێ ساعت 8 خوێندیتی، ئێوە تەڵەبەی هەتا 12 هەتا 1 لە ناو مەکتەبە چەندین دەرسیتکەی هەیە، چەندین واجبیتکەی دراتێ، لەبەرە زۆر ڕێی تێدەچی ئەگەری هەیە ئەو شتەی تو لەبیر نەماوی، لە ناو پۆل لەبیری بووە تەواو تێگەیشتێ، هیچ مشکلەشی نیە، بەڵام لەبەرەوەی حەلی نەکردیە دەستەوە ماڵی حەل دەکا، لە ماڵە لەبیری نییە، لەبەرەوە ناچارە یان بە دایک و باوکی بڵێ و خوشک و برای بڵێ یان بە جیرانشی بڵێ یان لەگەڵ تەڵەبەیەک بکە. بەڵام ئەگەرە تو بەشێکی ئەرکەکەت لە ناو پۆل حەل کرد، وەرمونە ئەگەر پرسیارێک 6 ئایتمە ئەتو 3 لەوێ حەل کرد، بەڕای من سێەکەی تر زۆر بە ئاسانی دەتوانێت لە ماڵێ حەلی بکاتن. ئەوانی ترکاتە ئەرکی ماڵەوە نابێ دەستبەرداری بی، بەڵام وشەی ماڵەوەی لێ بکەوە، بەس بڵێ ئەرکی قوتابی لەکوێ دەکرێت کێشە نییە. بەڕای من دەبی لە ناو پۆل دەست پێ بکرێت، بەڵام دەکرێت لە ماڵەوە تەواو بکرێت. باشە مامۆستا ئاڵا، هیوادارم جوابەکەت وەرگرتبی. مامۆستا بێریوان پرسیار دەکات، دەڵێ بەڕای تۆ دوای دەستپێکردنەوەی دەوام تا چەند ڕۆژ دەست بە خوێندنی منهەج نەکرێت؟ من پێم وایە هیچ پێویست ناکات چاوەڕێ بکەیت دەست پێ نەکرێت، بەڵام دەکرێت بە هێواش دەست پێ بکەیت، دوایی بەرەبەرە سورعەتی خۆت بدۆزیەوە، یعنی ئەو کاتە خێراییەکە تۆزێک زیاد دەکەی بە جێرەی تێگەیشتنی قوتابیەکە. بەڵام پێم وانییە بڵێ هەفتەی یەکەم نابی هیچ شتێکی منهەج بخوێنێت، بەڵام بۆ مامۆستا زۆر گرنگە ئەو قوتابیانەی خۆی ئەگەر پێشتر دەستی پێگوتن زۆر باشە، دەزانی مستەوایان چییە، ئەگەر نا دەکرێت چەند تاقیکردنەوەیکی زارەکی کویز ئیمتیحان دەرسەکانی ساڵی پێشویان پێ بکە تا بزانی هەمویان لە چ مستەوایەکەن، تا بزانی لە چێوە دەست پێ بکە لەگەڵیان. ئەگەر نامپن پێم وانییە پێویست بکە بوەستی بۆی بە منهەج دەست پێ بکەیت. خاڵی 20-21مان مایە و ئینشاڵڵا ئەگەر پرسیار نەبوو تاوا ببێت. خاڵی 20 مامۆستا دەبێت بۆنی دایک و باوک بدا بۆ قوتابیان، بۆی قوتابیان ئامادە بن جێت لێ بگرن و متمانەت پێ بکەن، دەبێت لە تێڕوانین و خۆشەویستی و سیرکردنی قوتابیەکان مامۆستا بۆنی دایک و باوک بدا. مامۆستا دەبێت وەک دایک تەواوی خۆشەویستی بێمەرج بداتە هەموو قوتابیەکان، وەک باوک هەموو مێشک و توانەکانی بخاتە بەردەستی هەموو قوتابیان. مامۆستا دەبێت نەک تەنها ئیرەیی بە زیرەکی قوتابی نەبات و کێشەی بۆ قوتابی بەهرەمەند دروست نەکا، بەڵکو وەک دایک و باوک لە دڵەوە پێی خۆش بێ قوتابیەکانی دەخۆشی باشتر بن. زۆر جار بەڕێزان ئەو مەسەلەی ئیرەیی لە ناو مامۆستایاندا هەیە، ڕەنگە لە زانکۆکانی ژەوشتە هەیە تەڵەبەیەکە زۆر زیرەکە مشکلەی بۆ دروست دەکەن، تەڵەبەیەکە بەهرەمەندە ڕەنگە لە قوتابخانەکانیش تا ڕادەیەک هەبێ ئەوجا چ بۆ پێشبڕکێکردنی لەگەڵ منداڵی مامۆستا، پێشبڕکێکردن لەگەڵ منداڵی خۆت، لەگەڵ منداڵی بەڕێوەبەرەکەت، لەگەڵ کەسێکی تریان هەر کەسێک ڕەنگە پەروەردەکەی وابێ پێی ناخۆشە کەسێک زیرەک بێ لە بەرەوەی منداڵەکانی خۆیوانێن، پێی ناخۆشە کەسێک ڕای بگرێت پرسیاری زیرەکانەی لەبێت تا بەڕاستی. کاتە وەکو دایک و باوک دەبێت پێت خۆش بێ ڕۆڵەکانت لە خۆت باشتر بن، لە خۆت زیرەکتر بن. زۆر باشە، ئاخیردانەمان ئینشاءڵڵا
ئەوجێ سەرتان نایەشێنین زۆر خەریکە 2 ساعت پێشتەوە دیوی ماشەڵڵا وەقت بەرەکەتی نەمایە جەماعەت پرسیاری ڕێنوێنی 21 مامۆستا دەبێت گوێگرێکی باش بێ ئەوە بزانام یەک لە بەڕێزەکان لە کاتی ئەو کە باسمان کرد لە کاتی ڕوبەڕووبوونەوە پێ مامۆستا پێشەوەی قسەکەرێکی باش بێ پێویستە گوێگرێکی باش بێ زۆر باش بێ دەبێت گوێ لە ڕازە وترا و نەوتراوەکانیش بگرێت دەبێت بتوانێت گومانەکانی قوتابی بە ئاسانترین شێوە بڕەوێنێتەوە لە جێی گومان تۆوی خۆشەویستی بچێنێ لە نێو حزریدا لە جێی بێباچی گەرای هەستکردن بە بەرپرسیارەتی لە دڵی قوتابیان بەجێبهێڵێت بەڕای من ئەوانە زۆر گرنگن کە چۆن تەمەشای مامۆستا چۆن تەمەشای قوتابیەکانت دەکەی وەکو گوڵ تەمەشایان دەکەی ئەگەر وەکو گوڵ تەمەشایان پێی پێویستیان بە ئاودانە پێویستیان بە خۆشەویستیە تاکو بەردەوام گەشە بکەن و بەردەوام بن لە نەشونماکردن گرفتەکەمان لێرەدایە زۆر جار ئێمە بەگشتی دەڵێم وەکو کڕیاری زانیاری تەمەشای قوتابی دەکەین وەکو وەرگر بەس وەکو ڕسیڤەر وەردەگرین وەکو بەکارهێنەر تەمەشای قوتابیەکانمان دەکەین ینی بەس ئەوەیە کە لەوێ زانستەکەت لێوەرگری زانستەکەی بەکاربێنی بەڵام ئەوە زۆر هەڵەیە بەڕاستی بە شێوەیەکی گشتی چ بکەین باشە قوتابی وەکو هاوبەش تەمەشا بکەین نەک تەنها وەکو وەرگر وەکو هاوبەشێکی خۆمان تەمەشای بکەین بەشداری بە قوتابی بکە لە ئامادەکاریەکانت و پشتی پێ ببەستە زۆر گرنگە بتوانە بە هەمووان بکە و باوەڕت بتوانەکانی قوتابیان هەبێت زۆر گرنگە هەروەها بە هەوڵ بدە مامۆستایەکی ئیلهام بەخش بی مرۆڤێکی دڵنەرم و سنگفراوان و مەشک کراوە بە دوای فێربوونی بەردەوامیش بگەڕێت زۆر گرنگە پەرۆژ بین بۆ بەخشین و بۆ وانەوتنەوە هەروەها هاوکار و دۆست و کۆمەڵایەتی بین کەسی ئیجتیماعی بین ڕێز بگرین و جێی متمانەی قوتابیەکانیشمان بین لەگەڵ هاو پیشەکانمان و لەگەڵ ئیدارەش پێویستە وەک مامۆستا خۆمان ئامادە بکەین بۆ مامەڵەکردن لەگەڵنەوەی ئینتەرنێت خۆمان ئامادە بکەین بۆ وانەوتنەوە لە سەدەی 21 پێویستە بیر لە داهاتی وانەوتنەوەش بکەینەوە پیشەی مامۆستایەتی بکەینەوە چی بەسەر بێت لە کۆتاییدا ئاخر قسەمەوەیە دڵنیام مامۆستای زۆر مەزن زۆر گەورە لێرە لەو گروپەدا هەیە خۆشحاڵ دەبم ئەگەر ببینم یەکێکتان وانە بە منداڵەکان و نەوەکانی ئێمە بڵێن لە داهاتوودا زۆر سپاس بۆ جێگرتنتان سپاس بۆ مامۆستا ئامانج بۆ مامۆستا ڕۆژان ساعت 55 دقیقە بەڕێزە بگورن ئەگەر کاتم زۆر گرتن مامۆستا ئامانج مامۆستا ڕۆژان ئێوە دەتوانن کۆتایی پێبێن کاک دکتۆر دەستەکانت خۆش زۆر سپاس بەڕاستی مادیمان کردی چی بڵێ ئەمە هەر جێمان گرت و ئەتوش هەر هیلاک بوو سپاس دەکەین ببوورە هەستمان بە کاتی نەکرد ئەگەرنا نەمان دەهێشت ئەوەندا کێشەمان نیە دەستەکانت خۆشبی مامۆستایان زۆر سپاس لە بۆنگۆ کە زۆر بە پەرۆژ بوون و دەتوانم بڵێم کۆتا ساتەکانی ئەو خولەیە دڵخۆش بووم ئیشاڵە هەر ئەوە نابیتن و لە کۆرسی دووەمیش هەوڵ دەدەم شتەکی لەو بابەتەی لە بۆ تا ئامادە بکەین بە هاوکاری مامۆستا ئامانجی تەبعاً و دووبارە و سێبارە دەستەکانت خۆشبی کاک دکتۆر گەورەت کردین ئەوە ڕێزەکی زۆر تایبەت بوو لە مەتنا کە زۆرترین کاتەکانی خۆت بەمە بەخشی سەڕای ئەو هەموو ئیشەی کە هەیتە و ماندی و کاتی شتکەمە ئەگەر مامۆستایان هیچ پرسیارێک شتەچیان نییە مامۆستا ئامانج ئەگەر هیچ شتەکرد نییە بە لێ بگەڕێین کاک دکتۆر ئیستراحەت بکە و ئەگەر مامۆستا ئامانج دەوێت قسەی کۆتایی بکە با بفەرمێ ئەگەر لێرەمایە وەڵاهی لێرە بوو تازە نامەشی لۆم ناتکۆتی ئەویش سڵاو سوپاس جگە سوپاس و پێزانی هیچ کەم لە جەنابەت نییە ئەمە زۆر قەرداری جەنابەت بوونەوە کۆمنتی زۆر جوانیشت لۆ دەست خۆشبی دەمەوێت لێرانە زۆر سوپاسی یەکە بە یەکەی مامۆستایەکانمان بکەم خێزانی کۆشش هەر ئەوها بە گڕوتینەوە بیتن یعنی قوتابخانەی کۆشتان ئاوادان کردیتەوە دەستا خۆش ئەزم لای من بۆ شەوە سوپاس یەک بێکتان دەکەم و هیچ کەم نیە لەتان دەسپاس زیاتر دەستا خۆش هەموو لایەکە منیش زۆر سپاس لە بۆ برای بەڕێز مامۆستا ئامانج لەگەڵ خۆشی بەڕێز مامۆستا ڕۆژان
کە بەڕاستی زۆر هەوڵیاندا تا بتوانین ئەو بەرنامەیە ڕێک بخین هەندێک تەغییراتیشمان لە ئاخر لەحزە کرد هەست دەکەم وە بزانم ئامانجەکەی پێکایە ها مامۆستا ڕۆژان سێشنا ئۆنلاینانن نەبوون لە بەرنامەدا بەڵام لەبەرەوەی هەر حەزیان کرد لەگەڵ بووم ئەمن پێشنیاری ئەوم کرد کاگەر حەز بکەن بە ئۆنلاین دەتوانن لە خزمەتیان بێت هەوڵ دەدەین لە داهاتووشدا هەوڵ دەدەین بەرنامەمان هەبی بەڵام پێم وایە دیسان مامۆستای زۆر باش و زۆر زیرێک لەناو ئێوەدا هەن کە دەتوانن بۆ خۆتان ئەو سێشنانە بەردەوام بکەن ئەگەر نەشتانەوێت شەموان بچنەوە لەبەر هەر هۆکارێک دەکرێت هەفتەی شەوێک سعاتێک دو ساعت ئەو هەموو مناقەشە بکەن ئەگەر مناقەشەکە زۆر گشتیش نەبێ دەکرێت هەر هەفتەیەک تەوەرێک هەڵبژێرن تێدا ڕێی هەموو مامۆستایەکان وەربگرن و سوود لە ئەزمموی یەکتر وەربگرن بە تایبەتی مامۆستای زۆر بە ئەزمموی تێدایە مامۆستای نوێی تێدایە مامۆستای وەسەتی تێدایە تا هەموو بە یەکەوە هاوکاری یەکتر بن من دووبارە زۆر خۆشحاڵم کە ئەگەر توانی بێتم خزمەتێکی بچوشیش پێشکەش بە مامۆستایانی بەڕێز بکەم بۆ قوتابخانەی کۆشت و بە مامۆستا ئامانج و بە مامۆستا ڕۆژانش کاتێکی خۆش لە بۆ هەموو لایەک ئەگەر کەسێک شتێکی هەیە لە کۆتایی بڵێ یان بنووسێ ئەگەر نا کۆتایی پێدێن دەستەکانت خۆش بی دووبارە دەستی هەموو لای خۆش ئینشاڵڵا لە زووترین کات سلایدەکانش و ئەو لینکی ئەو تۆمارەش دەنێرین ئەگەر کەسێک هەم دەتوانن بۆ برادەکانتان بنێرین هەم ڕەنگە لە هەفتەی داهاتووش لە یوتیوبیش بڵاوی بکەینەوە بۆ خۆمان بۆی خەڵکی زیاتر استیفادە لێ بکەن نەک تەنها هەر لە لای خۆمان بمێنێتەوە ئینشاءڵڵا دەستتان خۆش بووی کاتێکی خۆش لە بۆ هەموو لایەک و هەر سەرکەوتوو دەستی جەنابیشت خۆش بی سوپاس دەکەین کاکتۆ شەوتان شاد ڕخسەتتان کۆبنەوە کە کۆتایی پێدێنم چکە لە لای منە زۆر باشە دەست